سڵاتان لەبێ و ئەم کاتان باش بینەرانی کەناڵی وە خۆشحاڵم لە بەرنمەیەکی تایبەت ڕاستەوخۆ لەگەڵتانین. لەم بەرنمەیە گفتوگۆ دەکەین لەبارەی لێککەوتی یان کاریگەری قەیرانەکانی نێوان هەولێر و بەغدا و دۆخی هەرێمی کوردستان یان پێشبینیەکانمان بۆ دۆخی هەرێمی کوردستان لە ساڵی 2021دا. ئەم بەرنمەیە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵتانین لەگەڵ هەریەک لە هاوڕێیان مامۆستا عەلی زەنگەنە و هەروەها عەلی سیاسی گفتوگۆی تەوەری بەرنامە دەکەین. لە تەوەری یەکەم تەرکیز دەکەین لەبارەی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغدا گفتوگۆ دەکەین و باسی جۆر و سروشتی ئەم پەیوەندیە دەکەین، هەروەها باسی کاریگەریەکانی لەسەر ژیانی هاوڵاتیان بکەین. ئایا دەکرێت ژیانی هاوڵاتیان بەم جۆرەی ئێستا بێ و پێشبینەکان چییە بێ لە ئەنجامی ئەو چێشمە لە نێوان حکوومەتی با بڵێن بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستاندایە و ئێمە چۆن لێ تێبگەین لە کاتێک ئەم پەیوەندی دەکەین هەردوو لە ینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا ڕوبەڕووی قەیرانێکی گشتگیر دەبنەوە و ئەم قەیرانە لە ئاستی سیاسی ئابووری کۆمەڵایەتی تەواو ئێمە هەستی پێ دەکەیەوە کاریگەریەکانی ڕۆژانە زیاتر دەبن و لە هەردوو لایانیش لە ڕاستیە سەرانی دەسەڵات لە هەرێمی کوردستان و بەغدا ڕۆژانە لە ڕێگای کەناڵەکانی ڕاگەیاندن هەر یەکەیان بە جۆرێک قەیرانە ناوخۆیەکان و کورتێنانی بودجە و ژیانی هاوڵاتیانیان دەخەنە ینی ئەستۆی ئەوەی تر. گرفتی ئەم پەیوەندیانە لەکوێدایە و کاریگەریەکانی تا چه ئاستێک دەبێ؟ ئایا دۆخی هەرێمی کوردستان واتە وەزعی فەرمانبەران لە هەرێمی کوردستان و چەخۆران کرێکاران زەحمەتکێشان بەرەو کوێ دەڕوا؟ تەبعاً ئەوە هاوکاتە لەگەڵ ئەوەی کە وەزعی خەڵکی باشوور و ناوەڕاستی عێراقیش لە هەرێمی کوردستان دەتوانین بڵێن باشتر نییە. ڕوبەڕووی عێراق لە ئێستا ڕوبەڕووی کوتێنانی بودجە دەبێتەوە و ڕۆژانە قەرزەکانی لە ئاستی قەرزە ناوخۆیی و نێودەوڵەتیەکانی هەڵدەکشێتن و ئەمە لە کاتێکدا ئێستا لە عێراقا ئەمەدەکاری دەکرێت بۆ هەڵبژاردنەکان کە چەند مانجێک دواخرا بڕیار وایە لە مانجی لە چەند مانجی ڕابردوو بکرێت کە قرار بوو لە مانجی شەشا بکرێت، بەڵام چەند مانجێک دواخرا. لەگەر هەریەک لە هاوڕێیان مامۆستا عەلی و عەلی سیاسی گفتوگۆی ئەم تەورە دەکەین. مامۆستا عەلی زەنگەنە پێشەوەی من قسەی بڵێن تێگەیشتنی بدەم لەم بارەیەوە تێگەیشتنی خۆم. تەمان سروشتی بەرنامەکە وایە وەک پێشترش ئاماژەم پێکرد ئەمە بە شێوازی گفتوگۆ و دیالۆگە لە مابین یارسێکمان و بینەرانیش ئاگدارەکەمەوە دەتوانن لە ڕێگای لینکەکانی کەناڵی هیوا تێبینی خۆیان و پرسیاریان مداخلی خۆیان بنووسن. ئێمە هەم دەتوانن وەکو ڕا لەسەر شاشەکە دەرەکەوە بنووسێ و ئەگەر پرسیارش بوو ئێمە دەتوانین گفتوگۆی لەبارەوە بکەین. مامۆستا عەلی زەنگەنە لە جەناب تۆ با دەست پێ بکەم. جەناب چۆن سەیری پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا دەکەین و بۆی ئێستا دەبینین پەیوەندیەکان چۆتە ئاستێکە لە ڕاستیە لە هەرێمی کوردستانە لەگەڵ بەغدایە کە بە ینی وای لێ هاتووە کە هەموو کێشە ناوەخۆیەکان بە عەلاقەی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا هەڵبواسرێ. تۆ چۆن سەیری ئەم پەیوەندیانە دەکەیت و باز لەوە دەکرێت کە ئەگەر هەرێم لەگەڵ بەغدا ڕێک نەکەوی مەسەلەی نووسەی فەرمانبەران بە شێوازەی لێدێ لەملاوە لە بەغدا باسیەوە دەکرێت کە ئەگەر بێت و بودجەی هەرێمی کوردستان لە بودجەی ئیتیحادی دیاری بکرێت کاریگەریەکانی لەسەر وەزعی فەرمانبەران و وەزعی ژیانی ئەوێ دەبێت. ڕای جەنابە لەسەر ئەو چێشمەچێشمانی ئێستا لەسەر مەسەلەی موچە بە تایبەتیە تەمان ئێمەش دەزانین کە قەزیەی نێوان هەولێر و بەغدا تەنێن لە ڕاستیە کێشەی بودجە نییە بەڵکو کێشەی مادەی 140 و مەسەلەی ئەو هەڕەشانی لەسەر جوتیارانی کوردستانیانەیە کۆمەڵێک بابەتی ترە، بەڵام ئێستا ینی باسی ئەم بابەتانە ناکرێت. تێگەشتی جەنابەت لەم بارەیەوە؟ سپاس، سلااو لە بەڕێستان و لە کاک ئاسۆ و عەلی مەحموود واتە عەلی سیاسی سپاسیش بۆ ئەم میوانداریە. بە بۆچوونی من پەیوەندیەکانی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەها ئەمە مەسەلەیەکی درێژخایەنە، یعنی وەلیدی ئەمڕۆ نییە، بەڵام
بە شێوەیەکی دامەزراوە نەبووە لە ئەساسەوە وەکو من بۆ خۆم یعنی واست تەماشای ئەەکەم ئەمە ئەگەڕێتەوە بەدەر لە یعنی با بڵێن کێشەکان لە شاخ و دانیشتنەکانی لەگەڵ حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراق بەڵام ئەمەی لە دوای ڕاپەڕین و ئەو حکوومەتەی دامەزرا مەسەلەکە لەوایە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەم پەرلەمانی کوردستانە و ئەمانەی شتێکیان نەکرد دامەزراوە بێ نە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق بەڵکو لەگەڵ یعنی تەنانەت لە دەرەوەی ئەو وەفدانەکە هاتن یان لەگەڵ با بڵێن ئێرانە بێ لەگەڵ تورکیا بێ لەگەڵ هەچ وڵاتێکی ترا بێ شێوەیەکی دیپلۆماسی وەرنەگردووە شێوەیەکی تەنانەت بەداخی شەوتانم هەندێک ئەگەر کورس بڵێم حیزبایەتیشی شێوەیەکی عنی ڕەمەکی وەرگردۆ شێوەیەکی بەڕاستی تاکە شخصیش وەرگردۆ بۆیە ئێمە موفق نەبووینە طبعاً ئەمەشەوە ناکرێ ناگە لە بەغا هەمیشە ئەوانیش بە هەمە شێوە ئەوانیش دامەزراوەیەکی پوختە و توکمە نەبوونە بەغا خۆی چێگەی داخە ئەم قسەیە خۆ لە پێش بەغا لە 91ەوە بڵێ 92ەوە ئێمە حکوومەت نەبووە هەرێمان هەبووە ئێ بەغا و کاتە سەدام لەسەر حکوم بووە بەڵام ئەم 2003 با بڵێن لەلایەن ئەمریکا و هاوپەیمانەوە ڕۆخا ئیواتە ئێمە 12 ساڵ حکومتداریمان کردووە 12 ساڵ ئێمە سەربەخۆ بووینە بەڵام پرسیارەکە ئەوەی دێتەکایە لەم بینە ئێمە 12 ساڵە خەریکی دامەزراوەی حکومی و ئیداری بووینە یان خەریکی کوردستان و خەریکی شەڕی ناوخۆ بووینە بەساتەکە لێرایە ئەگەنا هەر ئێمە بووین ئەمانوت بەغا مفلیسە و شێش عجب یعنی هەموو قەزەی کورد و هەرێمی کوردستان کۆبووەوە لە موچە ئەمە جێگەی داخە ئەگەنا کوردستان ئەیتوانی بە هەموو شێوەیەک موچێکی بکە ئەگەر بێت ئەگەڕێتەوە سەر لێرە تا دێنێ گرفتێک لە پەیوەندیەکەی مامۆستا عەلی هەیە تا چارەسەری ینی کێشە تەکنیکیەکەی مامۆستا عەلی ئەکرێت عەلی سیاسی تێگەیشتنی جەنابە لەم بارەیەوە یعنی چۆن سەر لەم پەیوەندیە دەرەکرێ یعنی دۆخەکە بە ئاستێکا گەیشتووە کە هەردوو لە قەیرانە ناوخۆیەکانیان تەحویل دەکەنە سەر ئەوەی تر و یعنی ئەم چێشمە و تێگەیشتنی جەنابە چۆن چارەسەر ئەکرێت بەڵێ سەرەتا ڕێز و حرمەتم بۆ ئێوە و سوپاسانەکەم سڵاوم بۆ بینەرانی خۆشەویستەیە دیارە هەر وەکو جەنابەت ئاماژە پێدا حکوومەتی هەرێم و حکوومەتی هەرێم چوەک حکوومەت وەکو کوتلێشی یەگرتووە چ لە ناو خۆی حکوومەتی شاوەکو دوو حیزبی دەسەڵاتدارێکی و پارتی لە قەیراندان چ لە قەیرانی ناوخۆی چ لە قەیرانێک لەگە خەڵکی کوردستانەوە چ قەیرانێک لەگە یەکتریە لە کێشمەکێشتان لەگەڵ یەکتریا بە تایبەتیش ئەو کێشمەکێشە دوای نەخۆشکەوتنی تاالبانی و دوای مردنی تاالبانی و دوای 16 ئۆکتۆبەر تەواو زەق بۆتەوە و ئیتر ئەم دوو حیزبە بەردەوام لە کەمیندان بۆ یەکتری لە پاشقولگرتندان بۆ یەکتری تەنانەت بینیمان هەفتی ڕابردوو وەفدەکانیان بەجیا چوو بۆ بەختە بەڵێ بۆیە ئەمانە ئەمە لەلایەک و چ وەکو حکوومەتی یەگرتوش وەکو کوتلێشی یەگرتو کە ئێستا لە سێ حیزب پێکاتووە لە قەیراندان ئەم قەیرانە نەکرد کوردستان و عێراق هەموو زیانی گرتوێتەوە لە دوای نەخۆشی کۆرۆناوە هەژاری زیادی کردو بێکاری زیادی کردو دیموکراتیت بەرتەسک بۆتەوە پەلامار بۆ سەر ئازادەکان زیاتر بۆتان لە پارساڵدا نزیک 40 هەڵبژاردن لە ئاسی جیهانیدا نەکراوە پەلامار بۆ سەر ڕۆژناوە نووسان لەسەر ئاسی جیهاندا زیادی کردووە پەلامار بۆ سەر ئازادەکان زیادی کردووە بەرەو ڕووبوونەوەی کەرەنتینە لە ئاسی جیهانیدا هەیە جیهاندا بەشەوە بە دوو بەرەوە بەرەیەکی باوەڕی بە نەخۆشیەکەیە بەرەیەکی کە زیاتر لە هێزە ئاینی و پۆپۆلیستەکانن باوەڕیان بە نەخۆشیەکە نییە ئەمە زیاتر لە 150 کەس ملیۆن کەس پەیوەندی بە برسیەکانی جیهانەوە کردووە ئاستی برسێتی زیادی کردووە ئاستی بێکاری زیادی کردووە داهات کەمەوە بە هەمان کاتیشدا داهاتی هەرە دەوڵەمەندەکانی دنیا کە ئێستاوا خەریکە دوان لە هەرە دەوڵەمەندەکان خاوەنی ئەمازۆن و تێسلا بگەنە ئاسی 200 میلیارد دلار بۆ یەکەم جار لە ئاسی جیهانیدا لە مێژوودا
بۆیە چ نەخۆشی کۆرۆنا و چ قەیرانەکانی سیستەمی سەرمایه‌داری کە جیاوازی چینایەتی زیادی کردووە و چ لەسەر ئاستی کوردستان و عێراقیش بەدەر نییە لەوە بە تایبەتیش لە دوای خێمەی سەفوانەوە عێراق تەوازنی قوی جیهانی گۆڕی بۆیە بۆ ئەمریکا گرنگە پاراستنی عێراق و لە دەستنەدانی عێراق بە تەواوەتی و بۆیە لەبەرەوەی احتیمال هەیە پارسەنگی هێزەکانی جیهان چارێشتیکە بوو بۆڕێت ئێستا ئەمریکا ترسی لێنیشتووە ترسی هاتنە پێشەوەی وڵاتێکی زەبلاحی وەکو چینی لێ نیشتووە کە ململانێکی سەرسەختانەیەکە لە بواری پیشەسازی زیرەک و لە بواری چیپ و لە پیشەسازی چیپ و لە بووان ئەو بوارە پیشەسازی هەستیارانەدا شەڕی ئەمریکا لەگە هەواوی شەڕێکی ئاسان نییە شەڕێکی چ لەگە کۆرۆنا چ لەگە هەواویە دوو شەڕی جیهانیە یعنی شەڕی ئەمریکا و شەڕی هەواوی شەڕێکی جیهانیە بۆیە کێشمەکان زۆرن و لە ناوخۆی کوردستانیشدا ئەم قەیرانە هاتۆتە کوردستانیشەوە نەودابەزیوە ئەمەی لە کوردستان و عێراقا دەگوزارێت دابڕاونیە لەوەی جیهان هەم نەخۆشیەکە هەم کاریگەری نەخۆشیەکە لەسەر ئابووری جیهان و لەسەر بارودۆخی جیهان بۆتەوەی دابەزینی نرخی سوتەمەنی بە تایبەتی نەوتش کە هەروەها لە بواری دیکەدا وزەی بەرهەمێنانی وزەی پاک دوو قەیران بەرەڕووی پیشەسازی وزە دەبێتەوە ئەوی شەوەیە نەخۆشی و لە ماڵەوە کارکردن کە ئێستا نزیک 120 لەسەر ئاسی جیهانی کارمەندانی جیهانی لە ماڵەوە ئیشەکەن لە هەندێک وڵاتدا گەشتووە بۆ نمونە ئەرجەنتین یەکەمی ناوەتەوە لاسی جیهان نزیک 140 لە ماڵەوە ئیشەکەن ئەوانە پێویستیان بە هاتوچۆنیە پێویستیان بە بەنزین سەرفکردن نیە پێویستیان بە گاز سەرفکردن نیە لە ماڵەکەی خۆیانە پێویستیان بە بینایەگرتن نییە پێویستیان بە هەموو شتێک نییە مەکتەبی کۆمپانیەکان تەسلیمی خاوەنەکانیان نەکرێتەوە و بەنزین ناکڕن مەسروفاتیان کەمە بێتەوە و لە هەمان کاتیشدا وەکو ئەوەی جەنابەت ئاماژە پێدا پریکاریە حەقدەستی زیاد دەکات کۆمپانیەکان بەڕێوەبەری گشتی کۆمپانیەکان حەقدەستیان زیاد دەکات ئەمە وای کردووە جیاوازی چینایەتی زۆر بێتەوە بۆیە بە شێوەی گشتی قەیرانەکە قەیرانێکی جیهانیە و ئەو قەیرانە جیهانیە کوردستان و عێراقشی لێ بەدەر نییە و کوردستان و عێراقشی گرتوتەوە و بە تایبەتیش وەک ئاماژەم پێگرت لە دوای مردنی تاالبانی و لە دوای 16 ئۆکتۆبەرم قەیرانانە بە تەواتی قوڵ بووتەوە و هەردوو حکومەتی مرکزی و حکومەتی کوردستان دەیانەوە قەیرانەکانی خۆیان تەزدیرکردنە دەرەوە باشترین نێچیر بۆ حکومەتی عێراق کوردستانە و باشترین نێچیر بۆ حکومەتی کوردستانش حکومەتی عێراقیە بە دەوڵەتە ئەقلیمیەکانی دەوروبەریان ناوێرن ئەمانە هیچیان بە هیچیان ناوێرن خۆ بینیتان کاتە عەبادی چوە تورکیا نەیەزانی پانتۆڵەکەی هەڵکێشە چۆن بووە قەشمەر لە بەرامبەر کەناڵەکانی ڕاگەیاندنی جیهانی ئەمانە تەفدیری ناکۆکیانە تۆ سەیری کە خۆ مەسەلەکە هەر ئەوە نییە کە حکومەتی هەرێمی کوردستان نەوتەکە تەسلیم ناکات یان خۆی ئیدعا دەکات پارەی نەوتەکە تەسلیم ناکات مەسەلەکە وەیە ئێستاکە ئەگەر پارەکەش تەسلیم کات ئەوان وەری ناگرن مەسەلەکە وەیە ئێستا عێراق تووشی قەیرانێکی ئابووری وابووە ژمارە قەرزەکان ڕێژەی قەرزەکانی ئەوەندە زۆر بۆتەوە و دوورنمایەک نییە نەوت سعری زیاد کات لە ساڵی 2021 لەوانەیە هەتایە نەگاتەوە جارێتتر $100 بۆ بەرمیلە نەوت ئەمە وا دەکات کە خۆتان بینیتان دوێنەکە ئەو بەڕێز پەرلەمان ئەو ئەندام مەکتەب سیاسیەکێتی دکتۆر عەزەت شتێکی بڵاو کردەوە کە 130 پارەی نەوت بۆ خەڵکی کوردستان ئەگەرێتەوە لەو سەتایە لەو پارەیە 125 بۆ پارەی دانەوەی قەرزەکان دەڕات ئەوانەیە کە حکومەتی هەرێم لە 2014 بەدەوە قەرزی کردووە کۆمپانیەکان و قەرزەکە آخر بەشێکی 25 بۆ قەرزەکان ڕاتەوە باشە 25 بۆ قەرزەکان ڕاتەوە خۆ حکومەتی عێراقش ئەم بەسمە بووە لەو 145 ڕاستە بۆ گواستنەوە بۆ دەرهێنان و بۆ گۆڕینەوەی دزی لە ڕێگەی گۆڕینەوەی پارەکە دەڕوات ئەوە هیچ من دەمەوێت ینی دەگەڕێمەوە سەر ئەم بابەتەوە لە ئێستا دەبێت ئێمە ینی ڕوودیایەکی ڕوونەیە کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسە بکرێتن دوایی دەگەڕێمەوە لەگەڵ جەنابەت گفتوگۆ لەم بابەتە دەکەین لە ناوخۆی هەرێمی کوردستان خۆت دەزانی هەر یەکە بە جۆرێک تەعامل لەگەڵ ئەم پرسە دەکایە دەیەوێت کە جاریشتر باز لە هەرێمێکی تر دەکا لە ناو هەرێمی کوردستان هەیە بە جۆریشتر باز لە تەسلیمکردنی ئەم دۆسیە دەکا هەیە ئەسڵەن دەیەوێت بە جۆر لە جۆرەکان خۆی تەسلیمی وڵاتانی دراوسێ بکە بە دیوێکی ترە پرسیارەکە ینی ئاوا گەورەترە بێویشەوەیە
هەرێمی کوردستان بۆ لاواز بووە ئایا ئەمە پارتی وێچێتی و شێوە حکومڕانیەکەیە هەرێمی کوردستانی وا لاواز کردووە یان لە ڕاستیە ئیرادەی خەڵکی کوردستانە دێ بەم جۆرە مامەڵە بکە گفتوگۆ زیاتر لەسام تەوەرە دەکەین بەس مامۆستا عەلی گەڕایەوە هێڵەکەی ئێستا پێم وایە باشترە مامۆستا عەلی بالەوە دەست پێ بکەم پێت وایە ئەمە یعنی پرسیارەکە بەم شێوازە بکەم لە بەشی یەکەمی وەڵامت داوە جەنابەت پێت وایە هەرێمی کوردستان یعنی ئێمە دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم قەزیە بکەین ینی لەگەڵ بەغدا لە کاتێکە بەغدا خۆی لە قەیرانێکی گەورەدا لە ڕاستیە هەرێمی کوردستان پێت وایە تازە هیچی چنگ بکەوێت لە حکوومەتی مەرکەزیە هاورە هیواگەن ئێمە یعنی وا بۆی بچین بەڕاستی ئەم دەسەڵاتی خۆمانشە ئەوە 30 ساڵە لەسەر ئەم حکومەن و بە شێوەیەکی حەق و ناحەق فەرمانڕەوایی لە وڵاتە ئەکەن من بۆ خۆم بۆ چونم وایە جگە لە یعنی سیاسە خراپەکانی بەغا و ئەو وەزعە تایفیەکەوا لە بەغا هەیە بە سیاسەتی سەقەتی ئێمە هیچی لێ هەڵ ناکڕێ لەوە ئەگەر خراپتر نەبێت چونکە تۆ 30 ساڵم دەسڵاتە بەناو چاکسازی و بەناو دیموکراسی و ڕۆژ بە ڕۆژ ئەوە دەیبینین چی چاکسازیە کراوە لەم دەوڵەتە ڕووی موسساتی بێ ئایا مەثەلەن ئاسایش ئەڵێ هێزی پێشمەرگە ئەڵێ یعنی لە ڕووی ئیداریەوە ئەڵێ لە ڕووی لە هەموو ڕۆکانەوە تا ئێستا کاتوانیەوە دێگەڵەیە لە سنوورێکە و حیزبێکی تر حکومداری تیاکە لێرەش بەو شێوەیە ئەو حاڵی گومرەکەکانەکەەوە هەمومان دەیزانی لە چی بارودۆخیەکایە من بۆ خۆم بەڕاستی لە ساڵی ئەوە بە گەشتبین نیم لە بەڕێوەبردننی ئەم دەسڵاتە لە هەرێمی کوردستانە هەیە ڕەشەکان ڕەشە لەسەر ئەزمموی هەرێمی کوردستان ێستا زۆر قسە لەسەر ڕەشە لەسەر ئەزمموی هەرێمی کوردستان دەکرێت پێت وایە ئەمە زیادبوونی هەڕەشە دەرەکیەکانە هەرێمی کوردستانی قسۆتە مەترسیەوە یان ئەمە شکستی دەسەڵاتی ئیتلافی حکومڕانە کە هەرێمی کوردستانی ئەوە بچوو کردوتەوە چ لە ئاستی پەیوەندی دەوڵەتیەکان و چ لە ئاستی حکوومەتی مەرکەز ئەردۆغان دەبینی ئەردۆغان دەڵێ هەر کاتێک لە شەوێکە ئێمە هەڵدەکوتینە سەر بەشێک لە ناوچەکانی کوردستان هەمووت حەسمەکەین ینی زۆر بە ئاشکرا ئەمە باسەکە مەبەستێکە لە یەک کات ئەم هەڕەشەکانی بەغدا زیاد و هەموو وڵاتانی دراوسێ ئەمە پەیوەندی بە چێوەیە خۆی مشکلەکەلەوە یعنی لەم وڵاتە وڵات یعنی ئەم هەر حیزبەکە بیر لە بەرژەوەندی خۆی کاتەوە بە تایبەتی هەردوو یعنی ئەوە دەیبینین تۆ ئەگەر باسیەوە بکەی ڕێفراندۆم لە ڕێفراندۆمێک کە بێ بنەما و پایە کرا هەموو حیزبەکان تاوانبارن کە چەپە ڕێزانیان کرد و شایلۆخانیان بۆ ڕێفراندۆمێک کرد کە بێپایەکی نەبوو و ئەساسێکی نەبوو و ئەنجامەکەیشی ئەوە بوو کەسێکیش لێپرسیەوە لەگەڵا نەکرا بەو شێوە ڕۆیشت و پاشانیش ئەوە کە وەکو جەنابەت فەرمووتەوە بینیتە ئۆردۆغان دوێنێ پێرێ وەزیری دیفاعی ناردە عێراق و هاتە کوردستان لە هەولێر کێ بینی لە هەولێر خێزانێکی بینی هەرسێ بەرزانەکەی بینی لەگەڵ هەرسێکیانە دانشت و وە کەس نە پەرلەمان نە حیزبێکی تر نەیزانی مەوزوعەکە چییە وەلەوە هەمومان نەزانین چییە هەمووی ئەوەیەکە لەسەر شنگالە لەسەر پەکەکەیە و بەداخیشەوە کێشەکە لەوایە ئەم حیزب کوردیە خەت بن و عیبرەت وەرناگرێت ئەڕوا ئەجیندای وڵاتێکی بێگانەی تورک جێبەجێەکە دش بە نەتەوەکەی خۆی ئەوە تا من ئەمڕۆکە کە من نازانم میوادارم نەفیکە کیفاح مەحموود کە ڕاوێژکاری وابزانم ڕاوێژکاری سەرۆکی پارتیە ڕایگەیان ئەڵێ تورکیا سەربازگەیەکی نوێ ئەکاتەوە لە شنگال یعنی ئەمە بە هینەوە باسێکە وەکو سەرکەوتنیەکە باسی ئەکە بۆیە خۆی ئەساسی قەزێکە خۆ ئێمە ئەزانین ئێرانە تورکایە بەغایە هەیەکی چییە بۆ کورد بەڵام کێشەکە خۆی کورد خۆی چییە بۆ خۆی یعنی ئەزانی چی قەزەکە گەر زۆر دوورشیکەیتەوە هەندێک کەس لێرە باسی بایدن و ترامپ و بۆ کوردەکەی باشە کورد خۆی چییە بۆ کورد یعنی کێشەکە لێرایە خۆی ماڵی کورد ماڵێک نییە بێ ماڵێکە نە دەرگایەیە نە پەنجەرەیە ئەمە ئیطلاعاتی ئێرانی بێت میتی تورکی بێتی هەوە هەچ یعنیوانی کەوا دژبەرەوەی کوردن بۆ خۆیان ترانتیە لەم وڵاتی ئێمە ئەکەن بەڵام کێشەکە لەوایە ئێمە ئەوە باسی دەرەوە ئەەکەین باسی ئەم ماڵە ناکەین چۆن پوختە و ڕێکی خینەوە لەرە کێشەکە لێرێ تایسە نەبەس حیزب
حاکمە وئینەما ئەتوانی بڵێ خێزان حاکمە بنەماڵە حاکمە هەموو خەڵکە بێ وەلای بۆ ئەو بنەماڵانە هەبێ وەکو کاگە عەلی سیاسی فەرمووی ئەڵێ یعنی ئازادیەکان ڕۆژ بە ڕۆژ بەردەست بووتەوە ئێتۆ چۆن ئەتوانی بەرەنگاری ئەو هێزە دەرەکانە بیت ئایا بەغا بێ و ئایا وەلەو بەغا یعنی وڵاتێک عێراق تورکیا بێت کە تۆ خۆت لێرە ئازادیەکە فرامۆش نەکەی ئەوەدا فرامۆش کراوە بینیت لە خۆپیشاندانەکانی سنووری سلێمانی ئیدارەی ساوت چی کرا و بینیت دوێنێ پێرە لە دهۆک و لە کوێش چی کرا دش بە خۆپیشاندەران و تا ئێساکە ئایا بەدەل بڕواری بێ و ئایا فڵانکێ بێ و دوێنێ بێنە چالاکیوانێکی تر خەڵتان خوێن کراوە ئەمە ئەم کەرەست بەم عەقلیەتەی حکومڕانیە ئێمە هیچ شتێک بەدی ناکەین ئێستاکە هەموو خەڵکەکە هەموو قەزێکە بچوو کراوەتەوە نە لە موچە لە ڕوبع موچەش خەڵک ڕاستیە وان لە کەرامەتی تاکی کورد کە کەرامەتی لەگەڵ ڕێزمە یعنی بشکێنن وان لە کەرامەتی تاکی کورد کرد بیر بەست لە گیرفانێک بکاتەوە دووسێ فلیسێکی تیا بێت ئەمە چۆن ئەتوانین ئێمە دەوڵەت مەداری بەمە بکەین ئەوە 30 ساڵە خەڵک سادەترین شت کارەبا و ئەو خزمەتگوزاری تەندروستی بێ و حاڵی وەکو پەتای کۆرۆنا کە پیا بوو لەم پەتای کۆرۆنا بینیمان ئەم دەسڵاتداریە چۆن نەیتوانیت تعامل لەگەڵ مۆزعانە بکە بۆیە من طبعا یعنی ئەم قسانێ منەکەی کە معنای ئەوە نییە وەزعی بەغا ببینم بە باشی و دوێنێ بێنێ بۆ بینیم لە بەغا بەداخیشەوە بەغا خەڵتان خوێن کرا یان بیزار ئەو حکومەتێکی تایفی هەیە لە بەغا بەڵام لەسەر ئەو شەم سەرکردە کوردانە هەریەکی بە کوێفی خۆیان چەپڵیان بۆ کازمی لێدا و بۆ عەبادی لێدا و بۆ مالکی لێ و ئێستا بەلا بیانوێ مالکی ئەکەنە دۆستی کورد و بیانێ و مالکی ئەکەنە شۆپێنی تایفی و بیانێ کاسمی ئەکەنە دۆستی نزیکی کورد و هەروها یعنی لە خۆیان شتە بەخشن و بێ بنەمایەکی ئەساسی واتە تۆ دامەزران دەست خۆش دوایی دەگەڕێمە وڵات دەمەوێت پێشبینی جەنابەت وەربگرێم لەبارەی کە لەوەی کە یعنی ئاسۆی ئەم پەیوەندی نێوان هەولێر و بەغدا بەرەو کوێ دەڕوا لە زۆر مەلەفە یعنی لە بابەتی موچەیە لە مەسەلەی ناوچە با بڵێن جێناکۆکانە لەو هەڕەشانەی کە لەسەر با بڵێن جوتیارانی کورد هەیە ئێستا و لە بابەتە گرینگەکان دەمەوێت دواتر دەگەڕێمە وڵات و پێشەوەی بگەڕێمە لای عەلی سیاسی من دەمەوێت ینی بەشداریەکی کورد بکەم لەسەر بڵێن وەزعی بەغدا لە ڕاستیە و دواتر ڕای خۆم لەسەر وەزعی کوردستان دەدەم ئەو قسەی هاوڕە عەلی وتی لە سەرەتاوە کە یعنی ئەمڕۆ ئەم قەیرانەی کە هەرێمی کوردستان و عێراقتەتی لە ڕاستیە لە کات یعنی پێشەوەی قەیرانێکی ناوەخۆیی بێ ئەو کات دەتوانین بڵێن ئەمە قەیرانێکی جیهانیە کە ئەمڕۆ سیستەمی سەرمایهداری لە ئاسی جیهانی تێکەوتەوە ئەوەی لە نەتیجەی شۆڕش و بەرخودانەکان لە سەدەکانی ڕابردوو بەدەسات ئێستا ستێپ بای ستێپ ئەوەی پەیوەندی بە ماف و ئازادیەکانە لە بەردام هەڕەشەی گەورەدایە تەمان ئەوش پەیوەندی بەم شێوازەوە بەم مۆدێلە لە سیستەمی سەرمایهداری ئەوەی پێی دەوترێت ینی نیو لیبرالیزم قسە و باسی زۆر کراوە لەسەرەوە من ناچمە سەر ئەو بابەتە بەڵام ئەوەی پەیوەندی بە عێراقەوە بێ بە تێگەیشتنی من عێراق ئەمڕۆ بۆ خۆی ڕوبەڕووی ئیشکالەتێکی یعنی بنیەوی دەبێتەوە کاویش پەیوەندی بە شێوازی بنیادنانی دەوڵەتی هاوچەرخەکە لە عێراق تایەتی وە خۆتان باشە زانە ئەم شێوازی دروستبوونی ئەم دەوڵەتە تا دەگاتە ئێستا لە سەرەتای دروستبوونیەوە تا دەگاتە ئێستا لە ڕاستی عێراق بەی شێوازێک ئستقلالەتی بەخۆوە نەبینیەوە واتە دەوڵەتێک لە ڕاستیە هێزی ناوەخۆیی دەستی تێدا نەبووە کە فاکتەری ناوەخۆیی دروستکری بکە بە قەدەوەی کە لە نزیێ ڕێکەوتنامە جیهانیەکان و ئیمپرالیزمی جیهانی دەستور بۆ عێراق نووسراوەتەوە و ڕژێمە سیاسیەکانی گۆڕانکاری بەسەرداهاتووە عێراق جگە لەم ئیشکالێتە بنیەویە کە پێکاتەکانی ڕاستیە بە دەوڵەتی خۆیان نازانن لە ناوە خۆیدا بە تایبەتی لە دوای 2023ەوە ئەم گۆڕانی لە پەیکەری ئابووری دەستی پێکە لە توارچەوەی ئەم لێرەوە ئەم تووڵە دەبەستینەوە بە سیاسەتی نێودەوڵەتی کە خزا بۆ بەردەم جێبەجێکردنی سیاساتی بانکی نێودەوڵەتی و سندوقی دراوی نێودەوڵەتی تەمان ئەو وەرەقەی بەیزایی وەرەقەی سپیکە ئێستا باڵێن بە سەرۆکوەزیران با وەرەقی ئینقازی قەیرانە ئابووری و داراییەکانی عێراق ناوی دەبا جارێکی تر لەژێر ڕەچەتەی ئەم دیدگای باڵێن نیو لیبرالیزمە نووسراوەتەوە و لەژێر ئیشرافی سندوقی نێودەوڵەتی و بانکی نێودەوڵەتی ئەم وەرەقەیە نووسراوەتەوە
و ڕۆژ بە ڕۆژ ئێستا قەرزەکانی عێراق لە ناوەخۆ جەوەرەکەی لە ڕاستی ئەوەیە یعنی جەوەری مۆدێلە حکومڕانەکەی ئەوەی لە ماوەی ڕابردوو حکومت تا ئاستێک خاوەنددارێتی لە خەڵک دەکرد لە دابینکردنی پێداویستی سەرچیەکان لە مەسلەی ئەو کارەبا و خەدەمات و تەندروستی و بیمە کۆمەڵایەتیەکان ئیتر دەوڵەت لە ڕاستیە تەنیا دەبێتە دەوڵەتی حارس دەوڵەتی پاسەوانی سنوور و عسکەری بەدەستەوە دەبێت ئەمەیتر لە ڕاستیە دەدرێتە دەست کۆمپانیاکان یعنی هەم وەزیفەی پەرلەمان و لە ئاسی تەشریعە لە ڕاستیەوە دەبێت چۆن ئەم قانونانە هەموار بکاتەوە لە خزمەتی کۆمپانیا زەوەل حەکام بێ کە خۆمان دەزانین کۆمپانیاکانی شوێن و لە ئاسی ناوەخۆی دەستیان کردو بە هەموارکردنەوەی کۆمەڵێک ڕێنمایی کە ئەو پەیوەندی بە ئەنجومەنی وەزیرانە لە چوارچێوەی سیاسەتی خەسخەسا دوایین داتاکان ئێستا پێمان دەڵێن نەتیجەی ئەم سیاسەتە لە ڕاستیە تەمان ئەمە پێشتر بینیمان لە بەشێک لە وڵاتانی عەرەبی جێبەجێکراوە ئێستا جارشکەی مەدەبینین لە تونس ئەمە جارشکە خۆپشاندان و ناڕزایەتی دەستی پێکردێتەوە ئەمە وای کرد لە عێراقە ئێستا ڕێژەی بێکاری لە هەندێک پارێزگاکە یعنی سەدا 50 خەڵکی عێراق لە هەندێک پارێزگا لە ڕوبەڕووی بێکاری بنەوە 125 تا 130 هەندێک پارێزگا لە بن هێڵی هەژاری ژیان بەسەر بەرن ئێستا هاوکاتە لەگەڵ ئەمان لە ڕاستی ئێمە دەبی ئەوە لەبیر نەکەین کە ڕاپەڕینەکانی ئۆکتۆبری ساڵی ڕابردوو کە ئەمە تا بێسام ڕاپەڕێنانە بۆی پەتای کۆرۆنەوە ماوەیەک خامۆش کرا بینیمان چ خۆڕۆشانێکی جەماوەری چه ئەزمونێکی تێکۆشانی جەماوەری عێراق لە سەدەی 21ەمە ئەزمونی کرد هەزارەها خەڵک لە شار و شارۆچکەکانە ڕوبەڕووی ئەم شێوازە لە حکومڕانی ببنەوە لە ڕاستیە ئەمە تا بەیەسە من پێم ئەم ڕاپەڕینە بەردەوامە و هاتن جارشکاوان هاتن بەم عقلێتە لە چوارچێوەم عقلەتی وەرەقەی بەیزا هاتن چیان کرد ئەنجومەنی پارێزگاکانیان هەڵوەشاندەوە هاتن قانونی انتخابیان گۆڕی کە قانونێک بێ کاڵایەک بێ پڕ بە باڵای بە حەزابی تائیفی و بەلایەنە شیعە و تەنانەت هەندێک لە سونەکانیش کە ئێستا پێشبینی دەکرێت بۆ نمونە سەدر لەم هەڵبژارنە ژماری کورسەکانی هەڵبخشێ بۆ نزیک لە 100 کورسی بۆی ئەم قانونی انتخاباتەوە و هەرچی پێکاتەکان و لانەکانی تر ڕوبەڕووی بەراوێزخستنی زیاتر بنەوە هەرچەنە ئێمە باز لە و ئێستا باز دەخۆ ئەمەدەکاری دەکرێت بۆ هەڵبژاردن ئێمە باشە زانیال بژاردن لە دۆخی عێراق وەرەمی کوردستان چ ڕۆڵێکیە و پەرلەمان چ ڕۆڵێکی پەراوێزیەیە و دەزانین لە ڕاستیە لە حاڵەتێکی کارتۆنی ئەوەی باسیەکەن و لە ڕاستی هیچ ینی ڕۆڵێکی ئەو تۆ ناجێرە لە ژیانی جەباچی ئێستا من پێم وایە باردۆخی عێراق بەم دۆخەی ئێستایەوە عێراق بێگومان ناوێت لە هەرێمی کوردستان ڕێک بکەوێت لەبەرەوەی دۆخی هەرێمی کوردستان لە دۆخی عێراق لە دۆخی هەرێمی کوردستان باشتر نییە و هاوکات هەرێمی کوردستانی لە ڕاستیە نەیتوانەوە هیچ فشارێک بکات چ لە ئاسی نێوخۆی چ لە ئاسی دەرەوە بۆی چۆن مامەڵە بکە ئێمە باشە زین لایەن دەسەڵاتدارەکان لە بەخدا بەقەدەوەی خەریکی چنینەوەی دەستکەوت و با بڵێن ئیمتیازاتی حزبی و شخصی و بنەماڵەیی بوون پەیوەندیان بە قەزەی کوردستانی و بە مادەی 140 و چەسانەوەی لەسەر جوتیاران و کۆمەڵی بابەتی تر نەبوو من پێم وایە ئەمانە هەمووی یعنی ڕەنگە گفتوگۆ زەر هەڵبگرێ من لە دواتر لەسەر وەزعی کوردستان دۆخی هەرێمی کوردستان تێگەشتنی خۆدەم علی سیاسی بوو لە زۆر قسەم کرد وەڵامی پرسیارەکەم تۆ کە ئارەسەم کردی پرسیارەکەم لەبیر نەما فێرن نێوە زۆر قسە خۆتان لەبیرمانە بنەوە مەبەستنەوە بوو یعنی تێگەشتنی جەنابەت لەسەر بارودۆخی ینی ئەم پەیوەندیانە سروشتی ئەم پەیوەندیانە بەرەو چێ دەڕوە پێ دوایە لەم ساڵ پێشبینی دەکەی بە چه ئاراستەیەکە یەکلایی بێتەوە ئایا کاریگەریەکانی چی دەبێت لەسەر خەڵکی کوردستانە بڵێ بابێنە سەر 2023 لەگە بەغایە لە 2023 کە حکومەتی سەدام ڕخا یەکێتی و پارتی 12 ساڵ بوو دەسەڵاتداری کوردستان بوون پارەیان نەبوو دەسەڵاتیان نەبوو خاکیان نەبوو ناوچەیان نەبوو یەکگرتوو بوون و دوو سیاسەتمەداری بازمونیش سەرکرداکرد و حیزبەکەیە کرد ئەویش بە تاڵەبانی و بارزانی ئەمانە چوونە بەغدا کۆمەڵی شتیان بەدەستێنا 170 بودجە کێشەی ناوچە دابڕاوەکان و نازام چی و چی ئەمانە هێزە شیعە و سونیەکانیش سنە لە شکستا بوو شیعەکانیش ئەزمونیان نەبوو ئیمکاناتیان نەبوو تازە هاتبوونەوە ئەترسان لە ئەمریکا زۆربیان تەوجیهاتی ئیسلامیان نەبوو ئەمانە توانیان فیدرالیزمێک لەسەر ئەساسی محافەزات یعنی ئەمەش لوقمێکی ترە لە داهاتوودا بەرە ڕووی کوردستان دەبێتەوە فیدرالیزمەکەی ئمە فیدرالیزمێکی نەتەوەی نییە فدرالیزمێکە لەسەر ئەساسی یەکگرتنی سێ پارێزگا دامەزراوە
و ئەمە لوقمێکی گەلێ گەورەیە لە داهاتوودا دەتەقێتەوە بەرە ڕووی کوردستان دەبێتەوە نەیانتوانی وەختی خۆی ئەمە چارەسەر بکەن بۆیە ئێستاکە حیزبە شیعەکان بە قووەتن هێزن پارەیانەیە فڕۆکەخانەیانەیە دەسەڵاتیانەیە ئیمکاناتی پارەی زیاتریانەیە بگرە دزیەکانیان زیاتر بووە و دەستکەوتی جگە لە دەستکەوتی بووجەوان دەستکەوتی نەجەف و کەربەلاشیانێ وەکو ئێستا مەلان شێخ نەهرۆ دەیوێت لە سلێمانی دانەیەکترەوە فەرعێکتر بکاتەوە دەستکەوتی نەجەف و کەربەلا کەمتر نیە لە دەستکەوتی نەوت بەڵام کەس نازانێن پارێ چی لێ دێت یعنی لەوانەیە بڵم بە ئاستی بودجەی نەفتە داهاتی نەوتە بۆ عێراق چکە ساڵانە دەیان ملیۆن کەس لە ئێران و لە پاکستان و لە هندستان و لە هەموو وڵاتە شیعەکان و دێن بۆ ئێرام هەموو داهاتە ئەم هەموو زەکاتە ئەم هەموو پارەیە چی بەسەر دێت کەس نازانێت یانیەوە نەچۆتە ناو بودجەوە جارێ بۆیە وەکو وتم کورد توانی 170 بسەپێنێت کەرکک داگیر بکات بەشێکی زۆری مووسڵ زۆربەی ناوچەکان دەست بەسەر ناوچەکانە بگەڕێنێتەوە سەخیانە مامەڵە بکات بودجێشی باش بەدەست بێنێت و لەم لاوە نەوتی خۆشیان دەرێنا و بە زیۆدەیان فرۆشت ئیمکاناتێکی باشیان نەبوو ئەوەی کەوا کاک عەزەت باسی کردووە تا 2014 وەزەگە لێ باش بوو بەشێکی ئەوە بوو پارەی نەوتەکە ناچووە ئەوان هەر بە بەلاش 4 ملیار و 15 ملیاریاندایە کوردستان لەم لاوەمان نەوتی خۆشیان نەفرۆشت نەوتیان نەفرۆشت بە تەنکەر دەیانات بەرمیلی 140 ملیۆن دۆلارێک کرد 140 دۆلارێک کرد ئێتر ئەو پارەیە 100 شیامە بەهاتێتەوە هەر مەمنون بوون ئیشیان ماشی بوو هەر مەسئولێک بۆ خۆی چاڵەنەوتێکیە بوو هەر مەسئولێک عەرزێکی شاخێکی داگیرە کرد گردێکی داگیرە کرد ئیمکانات علی سیاسی ئێستا بۆ نمونە یعنی گفتوگۆی چڕ لە ئێستا هەیە کە هەرێم بۆ نمونە جارێکی تر لەم چەند ڕۆژەوە دیاریمی کوردستان دەگەڕێتەوە بەغدا على اساس یەک دقیقەت خوا ڕاستە قسەیەکترەیە لەو کاتەیە لە بەغا دوو کەسی بەهێز لە بەغا بوون جەلال تەڵەبانی و مەسعود بەرزانی ئەمانە بەهێز بوون ئێستا ئەمانە ئێستا لە بەغان بە هەر هەمویانەوە بەقەدەر حیمایەکی تاالبانی شتیان پێ ناکرێت دەسەڵاتیان یە قووەتە نێزار قوتی کەس دەور دەبینێ لەو شتانەیە بەڵام من پرسیارە با بکەم لێرە علی سیاسی یعنی خۆ سەردەمانێک ئەوان ئەگەر ئەم مەلەفە گرینگانەی لە کاتێک کە ئەوان لە بەغدا بوون حەسمیان بکرد بە پێ وایە ئێستا یعنی حەسمیان بکرد پێ وایە ئەمە ئێستا بۆ کوردستان دەمایەوە ئەزانی چییە حەسمکردن یەک پیان ناکرا لە بەرەوەی سوونەیان کرد دووشت لەوانەیە خۆیان نیانوێت کێس حەسم بکەن ئەی باشە سوێنێ هەموو شتێک حەسمکەن خەڵ داواشتی زیاتریان لێکات کاکەگیان حەسمکردن تو بە تەماوی یەکێتی و پارتی یعنی ئێستا ئەم شتە ئەم داخوازانەی ئێمە دەکەینەوە نازان با دەزانن چاکەزان هەموو داخوازانەی ئەو قسانەی مامەساعلی کردی ئێستا نێچیروان و لاهور و نازام چێ و چی هەمووی ئەزانن هەموویەکەن هەمووی باوەڕیان پێێتی بەڵام حەسم ناکەن ئەوان کێشە ئێرنەوە قەیران دەێرنەوە بۆی بژێن پێویستیان بە قەیرانە بۆی بژێن بۆی بەردەوام بن بۆی بەردەوام حکومکەن بۆی بەردەوام خەڵک سەرکوتکەن بۆی بەردەوام دەسەڵاتدار بن پێویستیان بە قەیرانە ینی یەک شتێکەیە لە بیرمەکە باشە ڕایەکەیە پرسیارشتر بکەم ڕایەکە ئێستا دەیە پێی بڵێ ئەگەر بۆ نمونە یعنی لە ناوجەرگی ئەم قەیرانە ڕایەکەی دەڵێ ئەگەر هەرێمی سلێمانی دروست بێ دۆخی ئەم ناوچانە چارەسەر دەبێ و مەسلەی موچە و کۆمەڵە بابەتتر چارەسەر دەبێ طبعا ئەمە بە پاڵپشتی ئەم زۆنەی ئەولا بە جۆرێ لە جۆرەکان کە دەزانین لە ژێر کاریگەری چێدا بە جۆری تریش ئەوەی ئێرە ئەوەی هەولی لە ڕاستیە دەزانین کە لە ژێر کاریگەری چێدایە و دەیەوێ بە چ ئاراستەیەکە بڕوە ڕای جەنابە لەبارەی ئەم تەرحانەی کە دەخرێتە ڕوو لەم لە سەروبەندی ئەم کێشانەیە یەک با بزانم لەبەر ئەوەی ئەلتەرناتیفی چەپ و پێشکەوتن خواست لاوازە لە کوردستانە لەبەرەوەی ئەلتەرناتیفێکی بەهێز نییە ئەمان ئەم تەرحە کۆنە پەرستانە بەردەوام دەکەن ڕاستە منیش لا مرکزیەتی ئیداری زۆر احتیادیە لە ڕووی ئیداریۆ بێت بەڵام ئەگەر لا مرکزیەتەکەیان بووە ئەوەی کەوە لایەکی شار دابڕن و نەوتەکە بەفرۆشن و گومرگەکان زیاترکەن و دزی گومرگەکان زیاتر بێت ئەمە سلێمانی دەبێتە گومرگێکی گەورە دەبێتە دەواازەیەکی گەورە بۆ دزی و تاڵان یان دوهۆک یان دوهۆک ئەم لا مرکزیەتی ئەمان داوایەکەن لا مرکزیەتێکی دزیکردنە لا مرکزیەتی ئیداری نییە لا مرکزیەتی دزیکردنە ئەیانەوێت تاڵانێکی زیاتر بکەن بەش خۆیان بە مەخدور ئەزانن لە کوردستانە ئەمان ئێستا خۆیان بە مەخدور دەزانن کێشەی ئەمان
کێشەی دزیەکان کەمترەوە بۆ ئێستا لە کوردستانە بە دوای دەواازەی تر ئاگەڕێن بۆ ئەوەی دزیان دەستکەوێت کە بە دوای دەست خۆش لەم بەشە تقریبان کات برە و کۆتایی ڕوە دەگەڕێمە لە مامەسا عەلی پێشبینیەکەی کە لەم ساڵ هەڵکشان و داکشانی ئەم پەیوەندیانە ئەوەی ئێستا دەبینی کە دەسەڵاتداران ینی خوێندنەوە بە سروشتی دەسەڵاتدارەتی لە کوردستان و شێوازی مامەڵەی ئەوان لەگەڵ بەغدا و پرسە ناوە خۆیەکان پێشبینی دەکەی کە بەرەو کوێ بڕوە و هەڵکشان و داکشانی ئەم پەیوەندیانە لەسەر حسابی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان نابێ. زۆر سپاس هاوڕێ هیواگیان من هاوڕاتم لەگەڵ وەچوونانی پێشتر قسەت کرد. من بۆ خۆم یعنیەوە قسەکان ڕاستەکەیەوە چەند ساڵە ئەوانەی سیاست مەدار بن و ئەوانەی یعنی بابنێ ڕخنەگری ئەم دەسڵاتە بن ئێمە تقریبان چەند ساڵە یەکش دەڵێنەوە ئەم دەسڵاتە کاکەمە دەسڵاتە یعنی ئەوەنە بیر لە بەرژەوەندی بنەماڵەی خۆیان و حیزبەکانی خۆیان و تەنانەت حیزبەکانی خۆیان شیان ناوێ حیزبەکانی خۆیانیان ئەوێ بۆ ئەوەی کەوە بۆ ئەوی خۆیان بمێننەوە حیزبێکیان دروست کردووە بۆ خۆیان ئەیانەوێ هەر یەکێکیش مقاطعەیە بۆ خۆی دروستکە بۆ ئەوی خۆیان باڵا دەست من تەسەور ناکەم هیچ پێشکەوتنێکە بێت و ئەگەر هیچ خراپتر نەبێت چونکە ئەمانە ئەوە تا ساڵ بە ساڵ بە خراپتر دێت ئیدارەکردنیان چی لە ڕووی ئازادی و ئەڵێ چی لە پەیوەندیەکانیان لەگەڵ وڵاتانە يعني لخدمت گزاری ئەڵێ ئێستاکە هەرێمی کوردستان هەرێمێک بەرەبەرە بچووتر بۆتەوە بەس ئەوەیە کە هاتۆ وەزیری دیفاعی تورکیا لەم دووسێ ڕۆژە هاتوویش ئیشەکەی ئەوەیە باوا بڵێن هێزی پێشمەرگەیە ئایا پارتی دیموکراتی کوردستانە ئایا لە بەناو حکوومەتێری کوردستانە بیکاتە گشتی پەکەکە ئەمە هەموو وەفدەکانە دێن بۆ هەرێمی کوردستان کوا وەفدێکی باڵا بەرز دێت وەکو جاران و دیپلۆماسی بێن جاری وها بوو جاران کە وەفدێکە هات لە دەروی وڵاتان پێش هەمووشتێ لە هەولێردا ئەبەزی ئێستاکە وای لێ هاتووە ئێرە فەرامۆش کراوە بۆیە من بۆ خۆم نایبینم ئەمانی ئێستاکە حقیقت قەزەی سەوچیل و کەرکووک و هیواگیان بە بۆچوونی من بەیان 11 ئازاری ساڵی 1970 زۆر لەم وەزعە باشتر بوو لە هەموو ڕوویەکۆ باشتر بوو لە هەمووگەیشتنی زەنا بەدەم وەزا بۆ گەیشت بە مڕبعی ئەوەل بۆ گەڕانەوە چوارگۆشەی یەکەم پێپرسی سەرەکی پارتی و یەکێتی تێکرای گۆڕان و هەموو ئەو حیزبانەی کەوا ئێستاکە بە تێکرای ئەو حیزبانە کە چەپڵ ڕێزانیان کرد بۆ ڕێفراندۆم و ئەو حیزبانەی کە لە 92 چەپڵە با بڵێن شایلۆخان ئەکەن بۆ ئەم دەسڵاتە هەموو حیزبەکان هەموو ئەو حیزبانەی کەوا بە چەپێەوە بە ئیسلامیەوە بەکێوە هەمووی بۆ بەرژەوەندی خۆی و وەک خەڵکیان فەرامۆش کردووە بۆ خزمەت فەرمو خۆ پیشاندان بوو حەڤەی شوبات بوو 2007 بووانە تا ئێستا کام حیزب خۆی کردە خاوەنی ئەو شەهیدانە و خاوەنی ئەو لێقەوماوانەوانە کاکە بەیانی 11 ئازار ئەنفان نەبوو لە بەیانی 11 ئازار هەڵەبجە مەباران نەکرد بوو لە بەیانی 11 ئازار کورد لە سلێمانی و لە هەودهۆک و لە کیۆکی حاکم بوو و ئەم نەشوار پێ نەگەشت بوو بەڵام ئێستاکە کورد هەموو قەزەکەی گەشتوەتە گیفان موچە ئەدریان نادرێت ئەمە هەمووی بۆیە من بۆ خۆم بەڕاست و ئەم دەسڵاتە تا چاکساسیش ناکرێت ئللا ئەم دەسڵاتە لا نەچێت دەست خۆش مامۆستا من بە ینی بەشداریەکی زۆر کورت ئەم بەشە کۆتایی پێدرم دوادەسینە سەربەشی دووەم تەبعاً لەم سەروبەندەی ئێسادا من لە ڕاستیە ئەمە ینی بە شێوازی وتاریش نووسیم لەسەر قوارەی هەرێمی کوردستان و ڕۆڵی ئێمە وەکو چەپ تەمان لەم ماوەیە لە کاتێککە عێراق بەرەو هەڵبژاردن دەڕوە ئێمە دەبین تەواوی سەرانی دەسەڵات هەندێکیش لەوانەی کە لە دەرەوەی دەسەڵاتن و باز لە مەترسی سەرقەواری هەرێمی کوردستان دەکەن بە جۆی لە زۆرەکان ینی سیاغەیەکی تری ئەو پەیوەندیانە بە خەڵک دەفرۆشنەوە تەوان بۆ ئەمە بەستەش دەبینین ماشینێکی گەوری ڕاگەیاندنیان دەست پێ کردووە لە ڕاستی ئەمە دەبی زۆر ئاگاداری ئەوە بین کە ئەو هێرشەی لەسەر یعنی عقلی ئینسان هەیە لەم ناوچەیە لەسەر تەرکیز و بیرکردنەوەمانەیە لەسەر شێوازی ڕووماڵکردنی ڕووداوەکانەیە و لە ڕاستیە هەبنەمای ئەم دروستبوونی ئەم کەناڵەش ئەوەیە کە دەرفەتێک بێ بۆی ئێمە بتوانین لە گۆشەیەکی جیاوازترەوە ئێمە بتوانین ڕووداوەکان بخوێنەوە تێگەیشتنی تیا بدەین طبعا نیازی پشت ئەم گوتارە هەندانی خەڵک و ڕای گشتیە بە شێوەیەکی گشتی کە ینی بە ئاراستەی بەغدا ئەوان وەکو ناوەندی مەترسیەکە پیشاین دەدەن و بمتە گشتی من ئەمە لە جەوهەردا
بۆ پەردەپۆشکردنی مەترسیە زیدیەکەیە کە وەکو ئێوەش باسان کرد دەسەڵاتدارانی کوردستان خۆیانن یان بە زۆریشتر من پێم وایە پرسیارەکە ڕوبەڕوومان دەبیتەوە ئایا مەترسیەکانی سەر هەرێمی کوردستان چین و سەرچاوی ئەو مەترسیانە لەکوێیە ئایا زیادبوونی هەڕەشەی دەرەکی و مەترسیانی دروست کردووە یان لاوازبوون و داتەپینی قوارەی هەرێمە لە ناوە طبعا لە سایی ئەم دەسەڵاتدارانی ناوەخۆ هەموو پێدراوەکان ئەوانەی ئێوەش باستان کرد ئەوەمان پێ دەڵێن کە لە ئاسی ناوەخۆیی ئێمە ڕوبەڕووی قەیرانێکی گشتگیری سەرتاسەری دەبینەوە ئەم قەیرانە لە ئاسی سیاسی و ئابووری کۆمەڵایەتی تەواو ڕۆچۆتە خوارەوە و هیچ مانایەکیش بۆ ڕۆڵی خەڵک مامۆستا باسی لە خۆپشاندان و ناڕەزایەتیەکان کرد و بۆ فەزای گشتی ئەمە نەماوەتەوە بۆی بتوانێت ڕۆڵی خۆی بجێڕێ بۆ گۆڕانکاری و دەربازبوون لەم دۆخە گشتیە تەمان لە سەروبەندی بە بن بەزگەیشتنی دۆخەکە ئێستا لە هەرێمی کوردستان دەبینن نەک خۆپیشاندان ئەمەش ئەوەی قسەشەکە ڕوبەڕووی گرتن و لێدان و سەرکوتی دەبێتەوە تەوان ئەوان بە جۆرێک باز لە قوارێ هەرێم دەکەن وەگو وابی ئەم قوارەیە یعنی دابڕابێ لە وەزعی ناوەخۆیی لە ڕاستی من پێمەوە خاڵێکە زۆر دەبی تەرکیزی بخەینە سەر یعنی قوارەی هەرێمی کوردستان لە ئاستی سیاسی و ئابووری کۆمەڵایەتی لە کاتێک ئەمە ڕوبەڕووی قەیرانێک ببێتەوە کەمینەیەک وەکو غەنیمەت مامەڵی پێوە بکەن و خەریکی تاڵانکردنی سامانی سەرزەوی و ژێرزەوی بن بە زۆرینە بێبەش بێ لە مافی سیاسی و ئابووری کۆمەڵایەتی بێگومان پاڵپشتی ناوەخۆیی نامێنێت وەکۆی مامۆستا باسی کرد وە گوابێ هەموو چاوەڕێ ئەوە بکەین وڵاتانی دەرەوە ئەمریکا خەڵکی کوردستانی ئینقاز بکە لە کاتێک ئەوەی خەڵکی کوردستان لە ڕاستی ئینقازەکە ئەمە بەدەست خەڵکی کوردستان خۆیەتی و من پێم وایە هەرچەندە ئەزمموی هەرێمی کوردستان من بە بەرهەمی تێکۆشانی گەلی کوردستان دەبینم جیاوازە لە شکستی ئەم کەمینەیە بەڵام بۆ هەرێمێک کە ئەوی پێدەوترێ هێشتا لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی دابێتن و ڕوبەڕووی پلانی داژیرکاری ئیمپرالیزمی جیانی ببێتەوە و هێشتا خاوەن قوارەیەکی سیاسی خۆی نەبێت وەک دەوڵەت و لەولاشەوە دەورە درابێت بە وڵاتانی داگیرکەر بێگومان تەواوکردنی ئەو ئەرکە و چەسپاندنی لەوەها دۆخێکە دەکەوێتە بەردەم مەترسی وەکو ئێستا کەوتوتە مەترسیەوە من پێم وایە لە باردۆخی ئێستادا ئەوەی جێگای گاڵتە زارێ لە ئێستادا لە سەروبەندی هەڵبژارنەکانی عێراق دەبین وەفدی با بڵێن پارتی وێچێتی کاوان بەرپرسی یەکەمی باسکرا یعنی لاوازکردنی هەرێمی کوردستان بەرامبەر بە بەغدا وڵاتانی دەڕاستێ سەردانی لایەنە سیاسیەکان دەکەن لەژێر عنوانی پاراستنی یەک ڕێزی گەلی کوردستان و بەشداریکردنی بەیەکەوەی لە هەڵبژارنەکان ئەمە بە خەڵک دەفرۆشنەوە کە ئامان دڵسۆزن هێشتاوان دڵسۆز بن بۆ پاراستنی کوردستان و بۆ بەهێزکردنی پرسیاریش زەوریشتر ڕوبەڕوومان دەبێتەوە من پێم وایەویش ئەوەیە لە سایی ئەم جۆرە لە دەسەڵاتێکی بۆژوازی مشەخۆری پاشکۆ بە ناوەندە سەرمایه‌دارەکان ئایا ئەمە دەتوانرێت ئەم قۆناغەتەوە بکرێت تەبەن مەبەستم لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیە کە ئێمە دەزانین ئەم قۆناغا ئەوە مامۆستا عەلی بەشێکی زۆر لە تەمەنی و عەلی سیاسی بە هەمان شێوە لە شاخەکان بۆ قەزەی قۆناغی ڕزگاری نیشتیمانی بەسەر بێت ئایا ئەمانە سیفەی نیشتیمانیان ماوە یان لەم ڕۆدام ئەرکەش بۆ سەر ئەرکەکانی چەپ دەبێ یان بۆ سەر ئەم زۆرینە دەبێت لە ڕاستیە کە لە دەرەوەی تەنانەت حزب چەپەکانیش ئێستا خۆیان دەبینەوە و بەشێکن لە بزوتنەوەی ناڕەزایەتی کۆمەڵایەتی من پێم وایە ئەمە یەکێکە لەو بابەتەوە بەداخەوە لەوەها بار و دۆخێکدا من پێم وایە هەڵوێست و ڕۆڵی چەپ خوێندنەوەیکی ڕەخنەگرانەی پێویستە بە جۆرێک تا بە ئێستا چەپ سەرڕای ئەوەی مێژوویەکی دوور و درێژ و خاوەن هێزێکی فراوانی مرۆییە بەڵام نەیتوانیەوە لە دەروی ئەم کەمینەیە خاوەن ڕوویەکی مستەقبەلی بێتن و لە دەرەوەی هێزەکانی دەسەڵات پرۆژەی خاوەندارەتی کۆمەلگای هەبێت وەک بەدیل ئەمە ژوای لێکردووە ڕۆڵی جۆرێک لە دابڕان لە کۆمەلگا و پرسە زیندوەکان ببێتەوە ڕۆڵی پەراوێزی و پاشکۆی بۆ بمێنێتەوە بداخەوە ئێستا بەشێک لە ڕۆڵی سەرکردایەتی ئەم جۆر لە چەپەوەی بچۆن بۆتەوەی کە چۆن لیستێکی هاوبەش بۆ هەڵبژارنەکان دروست بکرێ یعنی من پێم وایە ئەمەش تەعەن بەرهەمی ئەو تێگەیشتنە کورتبینانەیە کە تەواوکردنی ئەم دۆخە داوبڕابێ لە وەزعی ناوەخۆیی وەکوی ئێوە باستان کرد دەستان خۆش ئەوڕیان بەردەوام دەبین لە بەرنامەکە تکا لەگەڵمان بمێننەوە بینەرانی کەناڵیوە بەردەوام دەبین لەگەڵتان ناوبڕێکی کورد وەردەگرین پێشەوەی ناوبڕێکە وەربگرم بۆ ئەوانەی کە بوونی ئەم کەناڵاوە پەرەسەندن و گەشە سەندنی بەگرنگ دەزانن داواکارین کە سەبسکرایبی کەناڵی هیوا بکەن لە یوتیوب لە خوارەوە بۆ پاڵپشتی و بۆ ئەوەی کە لە پانتاییەکی فراوانی جەماوەری ببیندرێ
دوای ناوبڕێکی کورد قسە لەسەر وەزعی کوردستانەکەین خوێندنەوە بۆ کۆمەڵێک لەو عنوانانان دەکەین کە ئێستا لە کەناڵە ڕاگەیاندنەکانی دەسەڵات چاواشەی خەڵکی پێ دەکەن کە وەزعی کوردستان بەرەوچێ دەڕوە لە 2021دا و چەپ دەبێت چۆن مامەڵە لەگەڵ بارودۆخەکان بکە دوای ناوبڕێکی کورد و دەگەڕێنەوە. جارشتر سڵاتانە بێ بینەرانی کەناڵی وە ڕاستەوخۆ لە بەشی دووەمی ئەم بەرنامەیە لەژێر عنوانی قەیرانی نێوان هەولێر و بەغدا لێکەوتەکانی کاریگەریەکانی لەسەر ژیانی وڵاتیان لە بەشی دووەم گفتگۆ لەسەر وەزعی ناوەخۆی کوردستان لەگەڵ میوانان مامۆستا عەلی زەنگەنە و هەروەها عەلی سیاسی درێژە بەم گفتگۆیە دەدەین. لەم تەوەرەیە تەرکیز دەکەینە سەر ئەوەی کە پێشبینی دەکرێت وەزعی کوردستان یعنی لە ساڵی 2021 بەرەو چێ هەنگاو بنێ. مەبەستم لە وەزع لە ئاستی ئەوەی پێ دەوترێ یعنی ماف و داخوازیەکانی زۆرینەی کرێکاران و خەڵکی زەحمەتکێشی کوردستانە کە ئێستا ڕوبەڕووی پراوێزبوونێکی زۆر دەبنەوە و ناوەندی پراوێزخراوان بەپێی ئەو داتانەی تەنانەت لە داتانە ڕستفەرمی و غێر فەرمیانەی کە بڵاوەکرێتەوە ڕۆژ بە دوای ڕۆژ لە ئاڵکشاندایە تەنانەت ئەوەی پێی دەوترێ یعنی موچە و ژیانی خەڵک ئەوانەی کە بەسراونەتەوە بە کەرتی گشتی لە ساڵی ڕابردوو 4 تا 5 موچەیەک وەردەگرن لە کاتێکە لە ساڵی 2020 بەرپرسان خۆیان پێیان وابوو ساڵی 2020 ساڵێکی جیاواز دەبێ و بازیان لەوە دەکرد کە لە سایەم جۆرە لە کابینەیە و ستاف گۆڕانکاری جەوەری دەکرێت یاسای چاکسازی دەکرێت وەزعی خەڵک چارەسەر دەکرێت کۆمەڵێک عنوانی زۆر گەورە باڵێن بەرزکرایەوە کەچی بینیمان ئەوەی ئێستا دەبینین بە پێچەوانەوە هەندێک لە دەسەڵاتداران پێشبینیەکانیان بە پێچەوانەوە خراپتر بووە لە کاتێک ئەوان خۆیان پێشبینیان یعنی بە ئاراستیشتر پێشبینی ئیجابیان دەکرد دۆخەکە زۆر خراپتر بوو ئێستا دەڵێن ئەمە بەسراوەتەوە بە بەرزبوونەوەی نرخی نەوت و هەڵکشانە و داکشانی پەیوەندیەکان لەگەڵ بەغدا بەڵام پرسیارە جەورەکە لە ڕاستی ئەوەیە کە لە سایی ئەم مۆدێلە لە حکومڕانی مەبەستم لەم مۆدێلە چەند جاریشتر باسمان لە سوپا بڵێن سروشتی مۆدێلەکە کردووە ئایا خەڵکی کوردستان دەتوانێت تحقیقی مافە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکانی بکاتن ئایا لە ڕاستی ئەم مۆدێلە لە حکومڕانی توانای مانەوە و بەردەوامبوونی تێدایە ئەم بزوتنەوە کۆمەڵایەتی کە ڕۆژ بە ڕۆژ لە ڕووی چەندایەتیەوە بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستان لە هەڵکشاندایە ئێستا ئەوەی پێدەوتری هەژمونی خەڵک و هەژمونی خەڵکی ناڕەزایەتی لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو هەڵکشان دەڕوە کە من لە ناو دووکەوەنە ناوی لێ دەنێم هەڵکشانێک لە ئاستی چەندایەتیەوە لە ڕاستیە ڕەنگە قسە بکەین بەسمان لە بۆ ناڵێن چۆنیایەتی ئایا ئێمە چۆن دەکرێت ئیسtismار بکرێ ئایا ئەمە لە قودرەتی ئەوەیدا هەیە کە گۆڕانکاری نەوعی بهێنێتە سەر ئایا چەپ خاوەن ڕوئایەکە چەپ مەبەستم چوەکو کەسایەتی چوەکو پارتی سیاسی چوەکو خەڵکانی ئازادی خوازکە خۆیان لە دەرەوەی با بڵێن ئیتلافی حکومڕان دەبینەوە و بە جۆرێ لە جۆرەکان ئەوان لە ڕاستی هەر هەمومان بەرپرسیارەتی مێژوومان دەکەوێتە سەر مامۆستا عەلی لە جەنابتەوە دەست پێ بکەم تێگەیشتنی جەنابێت لەسەر وەزعی ناوەخۆی کوردستان پێت وایە ئەگەر لەسەر بابەتی موچە و ژیانی خەڵک تەرکیز بکەن پێشبینی دەکەی کە بابەتی وەزعی خەڵک بەرەو کوێ بڕوە ئەوەی ئێستا هەڵکشانی ڕێژەی بێکاری و بەتاڵەیەکی زۆر ئەوەی داش مەزراوە موچەی نیە لە چەند مانگ جارێک موچەیەک وەردەگری و هەزارەها خەڵک لە زانکۆ و پەیمانگاکان تەخەڕوز دەکەن دەردەچن هیچ شوێنێک وەریان ناگری پێت وایە ئەم دۆخە بەرەو کوێ هەنگاو دەنێ عەلی سیاسی پێم باشە تو وەڵامی پرسیارەکە بدەیتەوە شانست هەبوو تا مامۆستا عەلی دەگەڕێتەوە بە بڕوای من ساڵی 2021 لەبەرەوە پێشبینیانەوە بوو کە ئابووری جیهان کۆرۆنا
کۆنتترۆل بکرێت ئابووری جیهان بۆ مامۆستا عەلی هاتەوە حەزەکەی پرسیارەکە لەوکووە. مامۆستا عەلی ئامادەیت؟ ئەگە ئامادەی کەرەمکە. نازانم دەمە دەنگت هەیە بەڵێ مامۆستا پرسیارەکە وازەح بوو یان دووبارەیکەمەوە؟ پێم باش عەلی سیاسی بەردەوامی دواتر دەگەڕێن لێ مامۆستا عەلی. بەڵێ نازانم کەچێ بازی من لە سەرتاشە باسم کرد ئەو وەسعی لە کوردستانە هەیە چ بۆ چەپ و چ بۆ بارودۆخی خەڵکی فەقیر و هەژار پەیوەندی بە وەزئی ئەقلیمی و وەزئی جیهانی و وەزئی ناوخۆی کوردستانیشەوەیە. ئەگەر مەدێکی جیهانی چەپی بەهێسە بێت سبێنێ هەر چۆن فڕێدەی تۆ ئەبیتە هێزێکی کاریگەر لە کوردستانە. ئەوەی کە ئێستا ئێمە هەموو چەپەکان بە هەموو نەوعەکانیانەوە تەنانەت لە کەناڵەکانی ڕاگەیاندنیش بەراوێز خراوین پەیوەندی بەوەی هێزمان نیە، پەیوەندی بەوەی ئیمکاناتمان نیە. ئەمە لادێنێتەوە. دوو کوردستان بەشێکە لە جیهان و بەشێکە لە ناوچەکە. قەیرانی جیهانی قەیرانەکان قەیرانێکی جیهانیە. قەیرانەکان ئەگەر کۆرۆناش نەبووایە سیستەمی سەرمایەداری جیهانی بەرەو قەیران دەڕۆی. ئەوەی پێشبینی دەکرا کە کۆرۆنا کۆنتترۆل بکرێت و ئابووری جیهان بە شێوەیە حرفی V هەڵسێتەوە نەهاتە دی و تەنانەت ئێستاکە بیر لە حرفی W حرفی L دەکرێتەوە. حرفی W ئەوەیە کە لە چارەکی ئاخری ساڵی ڕابردوودا ئابووری زۆربەی وڵاتەکان گەشەی کرد هەستانەوە هەبوو و تا دابەزینێک و هەستانەوە ئێستا کە شەپۆلی دووەمی کۆرۆنا هاتوتەوە دیساندا بەزێتەوە هەڵسێتەوە بەو شکلە تەرحەکان و شکلێکی تر ئەوەیە دابەزین هەیە و هەر بەرەو قەیران دەڕات. پێشبینی دەکرا کە ئەم ساڵەکە ئابووری جیهان گەشە بکات و ئیم ساڵی 2020 بە 4.3 پوکایەوە ئابووری جیهان تاکە وڵات کە لە چوارچەوەی وڵاتە گەورەکاندا توانی گەشە بکاتەوە بۆ چین بۆ 2.3 گەشەی کرد و وڵاتانی تریش نەیانتوانی گەشە بکەن. زۆربەی وڵاتەکان بە تایبەتیش ئەمریکا ئابووریەکەی پوکایەوە. ئەم قەیرانە وا دەکات کە مەسەلەی بێکاری و هەژاری و وەکو گوتم فرۆشتێت لەبەرەوەی داهاتی کوردستان یەک داهاتی هەیە نەوت و غاز و نەوت و غاز لەبەر ئەوەی بازاری لە لاوازیە و لەبەر ئەوەی عەرز زۆرە لە بازاردا زۆرە خرێتە بازارەوە و لەبەر ئەوەی هانا بۆ پیشەسازی سیرەکی پیشەسازی وزەی پاک دەبرێت تەنانەت لە بواری ئۆتۆمبیل سازی ئەوانەشدا ئێستا ژمارەی ڕۆژ بە ڕۆژ ئۆتۆمبیلی کارەبایی زیاد دەکات. هەموو ئەمانە ئەگەرن بۆەوەی کەوانەوەدی تپەر نەکات بۆیە لەبەرەوەی ئێمەیەک داهاتمانەیە لەسەر شتێک دەژێن وەکو خەڵکی کوردستان لە سایی یەکێتی و پارتی وای لات وەکو کێخا بۆ خۆی دەژیا. زۆربەی ماڵەکان بۆ خۆیان کارەکەریان نەبوو، زۆربەی ماڵەکان خەڵک خزمەتیانە کرد، شارەوانەکان تۆ لە هەولێر ژیات و مامۆستا عەلیش لە سلێمانی بوو. لەم وڵاتانە بڕۆ هەمووی ئەوانەی کە کرێکاری پاکەرەوە کرێکاریانی ئەو شتانن هەمووی خەڵکی وڵاتەکان خۆیان تەنانەت پەنابەرەکانیش خەڵکە ڕەسەنەکەی وڵاتن بەڵام لە کوردستانە یەک کوردێکە تەبینی ئەوە بکات خەڵکی کوردستانیان کردە خەڵکێکی نابەرهەمهێنەر. ئەم خەڵکە ئەم وەزعی ئەمانە خوڵقاندیان لەگەڵ دۆخی ئابووری ئێستای خۆیاندا کە خەڵکێکی زۆریان کردە موچە خۆر ئیمتیازاتیاندا ماڵ وا هەبوو دە نەفەری پێشمەرگە بوو لەگە باوکیانە ماڵی وا هەیە ئەناسم دە نەفەر دە کوڕ دە زاوە و غەزور پێشمەرگەیە نەفەر وا هەیە بەس لەوەیە علی بەس لەوەیە ئەم شێوازە لە اقتصادی ڕێعی ناتوانێ با بڵێن گۆڕانکاری بکە و تەنانەت ئەمە بربەستی زۆر گەورە لە ئاسی ناوەخۆی بۆ هێزە کۆمەڵایەتیەکانیش دروستەکرێ ئەوەی پێی دەڵێن النەفد والدیموقراتیە زدان لا یجتەمعان باس لە ئیشکالێتی وڵاتانی ڕێعی دەکرێت تەنانەت بۆ مەسلەی ڕۆڵی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانیش ئەوەی جەناب لەبەرەوەی بەرهەمێنان لە ڕێگەی چالاشی کۆمەڵایەتیەوە نییە
لە ڕێگەی کارخانە و کارگە و بەرەمێنە ئێستا وڵاتانی دەوڵەتبەرمانۆکو تورکیا و ئێران وانین ئەتوان خۆیان خوان بشن ئابلوقا ئابووری بخرێتە سەر ئێران ناتوان لێ ناکەوێت لەبەرەوەی ئینتاجی زۆری هەیە لەبەرەوەی ژمارەی ئەو یەکانەی کە بەرهەم دێنگەلێ زۆرە دەیا بە ملیۆنە بەڵام لە کوردستاندا وانە لە کوردستان ئێمە یەک سەرچاوەمانەیە ئەویش گومرگ و نەوتە ئەگەر ئێمە گومرگونەوەی بێنەوت پارە نەکاو وڵاتانی ئەقلیمی و ناوچەکە لە قەیرانابن شت کەم بکردنەوە کەواتە هەم گومرگت کەمە بێتەوە هەم نەوتەکەت پارە ناکات بۆیە قەیرانەکان لە ساڵی 2021دا بەردەوام بێتەوە من پێشبینیم وایە وەزی عێراق لە وەزی کوردستان باشتر نابێت یعنی ئەوەی کەوا پێیان وایە هەموو چارەسەرێکی کێشەکان تەنها لە بەغایە تەنها ئەو نەوتە بدەیتە بەغاوی تر دنیا بێتە شامی شەریف ئەمە وانە کوردستان پێویستی بە دادپەروەریە لە دابەشکردنی سەرۆت و سامانە کێشەی سەرەکی خەڵکی کوردستان تەنها چاکسازی نییە چاکسازی و دادپەروەریە ئەگەر چاکسازی هەر چاکسازی بێت کەواتە نادادپەروەریەکەی کە لە ڕابردووە کردویانە هەر دەبێنێت جیاوازی داهات جیاوازی دزی جیاوازی نازانچی 1001 شت خۆیان کردەوە ملیاردێر ئێستا کوردستان پێویستی بە چاکسازی و دادپەروەریە پێویستی بەوەیە ئەم سیستەمە دەسەڵاتداری لە کوردستانە هەیە چ بەو نەهجەی دەسەڵات بەڕێوەبات و چ بەو نەهجەی کە بەشێکی زۆر لەوانەی ناوی خۆیان ناوە ئۆپۆزیسیۆن لە بیر و باوەڕ و زەهنیان هەیە پێویستە ئەم نەهجە بسڕێتەوە ئەم نەهجە نەمێنێت ئێمە پێویستیمان ئەو گەنجانێک کە هاتنە سەر شەقامەکان لە ئەنجامی چییە هاتنە سەر شەقامەکان لە ئەنجامی بێکاریان نەبوو بەتەنها لە ئەنجامی ئەوەیە بوو کە نادادپەروەری هەیە لە کوردستانە دەیانبینی مناڵی مەسئولەکان هێشتا لەدایک نەبوون هێشتا ساوان گەگەورە بوونە عمری 17 ساڵە خاوەن زانکۆیە عمری 17 ساڵە خاوەندی مەزرعەیە عمری 17 ساڵە پاسەپۆرت لە گیرفانی دیوار ڕۆژی سەردانی وڵاتێکات عمری 15 ساڵە فەریقی تۆپانێ و یانەی وەرزشی و کچی جوان و هەرچی هەبێت هەیەی ئەو گەنجانە ڕاپەڕینی گەنجەکان وەکو ناومان نەوەیزێت لە دژی زیاتر لە دژی مناڵی مەسئولەکان بوو ئێمە لە کوردستانە پێویستمان بەوەیە ئەم سیستەمە ڕابردوو هەبووە بسڕێتەوە سیستەمێک بێت لەسەر یعنی پاشماوەکانی سیستەمی کۆنی پێوە نەبێت وەکو مامۆستا عەلی باسی کرد بنەماڵەی مەسەلەی خێڵەکیەمەوە ئەوە لە نەوەتوێکەوە هەمومانەوەی دوای نەوەتوێکین لە نەوەتوێکەوە هەڵستین لە خەو لە دایرەکانە چ دایرەکان ڕسم مامجەلال و مامەسعود دانرا بوو دوایەوە ئیدریس و قوباد و نازام کێوکی ئاتەبانی شەوان لە تەلەڤیزیۆن ئەخەوین دێنە خەویشمان تەنانەت یعنی ئبن سیرین بمایە خەوناوەیەکی نووسی تەنا لەسەر خەوبینینی ئێمە بە مناڵی مەسئولەکان و مەسعود و جەلال و ئەمانەوە یعنی شەوانش دێنە خەومان ئەمانە بۆیە ئێمە پێویستیمان بە گۆڕانکاریە ئەم سیستەمە لە قەیرانایە ئەم سیستەمە پەیوەندی بە چارەسەرکردنی نەوت و ناردنی نەوت و ئەم شتانە ئەمامە کۆمەڵێک دەڵاڵی سیاسی ئەم بیر و باوەڕانە بڵاوەکەنەوە لەبەرەوەی کێشەیان نییە یەک کێشیانەیە ئەویش ئەوەیە خەڵک هەڵخەڵەتێن و بچن بۆ بەغاسی ئیمایە 30 ملیۆن و جارجارت دنگەکانیان بە 30 دەفتەر بفرۆشن بەم حیزب بۆ حیزب ئەم لاولاو بێنە سەر شاشە و قسە بکەن ئێمە کێشەی خەڵکی کوردستان لە کوردستانە و بە گۆڕینی سیستەمەکەیە و بە کۆتایی هاتنی دەسەڵاتدارەتی بنەماڵەییە لە کوردستانە و ئێمە پێویستیمان بە عەدالەتە چاکسازی چارەسەری کێشەی ئێمە ناکات ئێمە پێش هەموو شتێک ئێمە حتا سەریکە حتا ئەڵێن حکومەتی یاسایی یاسا و چاکسازی و ئەم شتە قۆڕ و بێمانانە ڕاستە ئەمانە هەبن باشە داواکاری گشتی بەهێزە بێ باشە یاسا هەبێ باشە دەستور هەبێ باشە چاکسازی هەبێ باشە خەڵکیە نەبێت دوو موچێ بێ باشە زەریبە و باج و ئەمانە هەبێ باشە هەموو ئەم شتانە باشن بەڵام لە هەمووی سیرتر تۆ وەرە لە گوگڵ لێدە ناوی یەکێتی و پارتی بنووسە ناوی گۆڕان بنووسە ناوی کۆمەڵ و یەکگرتوو بنووسە ناوی حیزبی شوێ بنووسە ناوی زەحمەتکێش بنووسە ناوی ئەمانە بنووسە زۆرترین وشە لەگەڵ ناوی حیزبەکانە وشەی دادپەروەری کۆمەڵایەتی دێت لە گوگڵ لێ دەبزانە وشەی دادپەروەری کۆمەڵایەتی چەند ملیۆن جار دێت لە کوردستانە یعنی ئەمە وشەیەک باوترین وشەیە لە کوردستانە بەڵام و ئەرە ئەم وشەیە چارەسەری کێشەی خەڵکەکات چارەسەری کێشەی ئەو گەنجانە و هەرزەکارانە دێنە سەر جادە
ئەوانە کێشەی ئەوەیان نییە کە بەیانی خۆیان کاردیت کردن بۆ پەرلەمانی عێراق سیحیمانە بێت ئەوانە کێشەی ئەوەیان نییە بەیانی لە حیزبێکە بێنە سەر شاشە و دەرچن و دەرنەچن ئەوانە کێشەی ئەوەیانێ بژێنەوە ئینسانێک ئەوان باوەڕیان بەوە نییە تو پێشمەرگەوەیان ڕێز و احترام بۆ من پێشمەرگەیە ئێستا نراوەتە دەریان ئەمانەی لە شاخا بوونا قازیان دزیوە مراویان دزیوە خەڵکیان کوشتووە عیبیش نەبێش جارجارە کەریشیان گاوە ئەوان ئەوها سەیری پێشمەرگان کاکە ئەم نەوەیە باوەڕی بەوە نەمەوە ئەمانە شۆڕژێڕن حەقیشیانە کاکە ڕاستەکە کابرا پێشمەرگە بۆ ئێستا کوڕەکەی شارێکی هەراسان کردووە کابرا پێشمەرگە بۆ تەقەی نەکردووە من تەحەداکەم ئەمانەی پێشمەرگە بوونەوە سەعدیش چاکساکەزانێت ئەمانەی ئەڵێن ئێمە پێشمەرگە بوون یەکی تەقەی نەکردووە ئەوانەی وا مزایدە و کاسیوم ئیشەواکە علی وایەوانەیەکی بینیوە تەخەکەنەوەە لە ژیانە تەقییانیش نەکرد نەبوونەوەوانە کاکەوانە پێشمەرگەش نەبوون ئەوانە پێشمەرگە نەبوون ئەوانە کۆمەڵە بوون بەس کاوەڕ و گیسک و میسکیانە خوارد و مناڵی خەڵکیان ئانە و دام بڕۆ هێرشکە بۆ سەرەوە ڕێبای با 15 کەسیان بکوژێت ئەمە ئیشیان بوو ئەمانە کاسب بوون ئەمانە پێویستە نەمێنن تا ئەمانە بێن ئەو گەنجانە یعنی چەندنەوەیان فەوتاند لەنەوەی دوایەوە تێک و هەمووی فەوتە هەمووی بەدەست ئەم مناڵ و مەزمی ئەم مەسئولانەوە هەمووی فەوتە سپاس دەست خۆش لە ڕاستیە ینی زۆر پرسیار هاتووە ینی هەندێک لە پرسیاری و هەندێکی مداخلەیە و دەبی زۆر سپاسی ئاوڕێ ئاسۆ دەوڵەتیش بکەم کە لەم بەرنمەیە ئەرچی جێبەجێکردن و مۆنیتەری لە ئاسۆدایە و زۆر ماندوو دەبێت لەگەڵمان خۆبەخشانە و لەو کۆمنتانە لەسەر شاشن و باسەکەی لە ڕاستیە ینی هەمووی بەجێ لە جۆرەکان ناڕازایەتیە لە وەزعی ناوە خۆی هەرێم ئەگەر هەرێم یەکێ لەوانە بۆ نمونە دەڵێ هەرێم ڕێک بکەوێت لەگەڵ بەغدا چۆن دەتوانێت موچە و بژێوی خەڵک دابین بکات هۆکاری چیە لەگەڵ بەغدا ڕێک ناکەویت عێراق هێرش ناکاتە سەر کوردستان بۆ داژیکردنی بیرێنەوەتەکان بە بیانی پاراستنی سەروەری و ئەم بابەتانە مامۆستا عەلی حەز دەکەم تو وەڵامیە و پرسیارە بدەیتەوە یعنی عێراق مەبەستی عێراق ئێستا باز لە جارشکە گەڕانەوەی مەرکەزیەت دەکرێت چەند ئەوتەوەرەمان تێپەڕاند یعنی ئێستا مەترسی نییە لەسەرەوەی کە ئەزمموی هەرێمی کوردستان بۆی ئەم لاوازی لە ناوەخۆ و ئەوەی تەنانەت ینی هەڕەشەی وڵاتانی دەوروبەر کاریگەی لەسەر هەرێمی کوردستان بێتن ئەمە جواب دەوە دوایی دەگەڕێمەوە سەر پرسیارەکەی ترم ئەمەی پرسیاریەکێ لە بینەران بوو خۆی یعنی مەترسی عێراق و تورکیا و ئێرانەوە ئەوانە حقیقت بەستی کورد نین ئەمە خۆ مەترسیەکە ڕوون و ئاشکرایە مشکلەکە لەوایە یعنی ئەوەی دەسڵاتداری کورد یەکێتی ئەم حیزبەت دەسڵاتدارن ئەمانە خۆیان نەکردین بۆ کورد بەڕاستی چونکە ئەمانە دەها ساڵە چیان کرد بۆ کورد هەر مجرد کۆمەڵێک چەکداریان کردوتەوە لێرە ئەگەریش ڕۆژ بە ڕۆژێک جادەیەک شتێ بکەنە بێتە چەپە ڕێزانە پرۆژەیە و نازانم چییە و ئازانم شتێکی گەورەیان کردو کاکە دەوڵەتداری بە من ناکرێ بەشتی استراتیژیە کرێ بەڕێستان باس ناکرد کە عەلی سیاسی باسی کرد ئەمە بە بینای کارخانە ئەکرێت بە بینایی فابریکی گەورە ئەکرێت بە بینایەکی هێز ئەکرێت بۆیە ئەمە یعنی بڵێ مەترسی بۆ من ترسم وەکو با بڵێن وەکو ئەدەیبێجان و ئەرمینیا پاش 30 ساڵ وابزانم هاتنەوە ناگۆرنی گەرەباخوانیان گردەوە بۆچی چونکە تۆ لێرە متمانە نەماوە بەدەستپات ڕاستیەوە تا خەڵک لێرە خۆ پیشاندانەکە داواکە لە بەغاڵب کابرا فەرمانبەرە تا دوێنێ پێرێ قەت ئەوەی قبول نەئەکرد با بڵێن بەبێ موچەش دەوامی ئەکرد ئێستا خۆی هاوارەکە لە کەرکووک و لەکوێ و لەکوێ ئەڵێکا گۆرە بەغا موچەم بدەرێت یعنی وا قەزەکەی وایە لە کەرامەتی ئینسان کرد بۆیە احتیمالە ئەگەر ئەم وەزعەوە بڕان خۆی وای لێ بێت ئەی وەفد نەچوو بۆ بەغا باشە کورد وای لێ بێ بڵێ فەرمووەرە و کاکەوەرە بۆ وەرەوە ئێوە ئیدارەمان بکەن ئێوە ئیدارە نازان بکەین لەماوەی وەفدێکی هەرێمی کورد وەفدێکی مامۆستایانی کوردستان ناڕازی نەچوون بۆ بەغا نەکەوت بە کارمەند کازمی و
سەرۆکی عێراق بەرهەم ساڵح داوایانەوە قەزەکەیان چارەسەر بکرێت وڵاتان خۆپیشاندان نەکرا داوای نەکردی عنی با بڵێن هەرێمی کوردستان خۆپیشاندانیان نەکرد داوای لە بەغا کردوان چارەسەرمان بکەن داوا لە بەغا ناکرێت ئێستا با بڵێن ئەو وەزع هەیە لە سنووری وەزعی پەکەکە و وەزعی با بڵێن شنگال و کە چارەسەر بکرێت یعنی ئەمە غەریب نییە ئەگەر دەست خۆش من دەمەوێت پرسیارێک بکەمەوە یەکێ لە بینەرانیش پرسیارێکی کردبوو ئەوڕێ ئاسۆخسیە سەر شاشە دەڵێ چی بکرێ باشە یعنی باسکردن و تەحلیلکردن چی لە دۆخەکە دەگۆڕێت چی بکرێ لەم دۆخە ئەمە دەبەستنەوە بە یعنی پرسیارێکتیش ئەویش ئەوێ لە عێراق و تەنان لە کوردستان ئەمە چەند ساڵە خۆپیشاندان و ناڕەزایەتی کۆمەڵایەتی بەعاسی جۆرا جۆر بەردەوامی هەیە بەڵام ئەمانە نەیتوانی پێش لەم تاڵانکاریەی کوردستان بگرێ و لە ڕاستیە بەپێی داتاکان ئەوەی پەیوەندی بە یعنی پەیوەندی بە مافی سیاسی و مەدەنی هەیە و ئەوەی پەیوەندی بە مافە ئابووری و کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان لە پاشەخشەدایە ئەو یەکێشتر لە پرسیارێکتر دەڵێ هیچ دژمنێکی کورد لە ڕابردوودا نەیتوانیوە کەرامەتی کورد بشکێنێت یەکێتی و پارتی شکاندیان بە ناوی کوردایەتی جا پرسیارەکە ئەوەیە کە ڕۆڵی ناڕزایەتی کۆمەڵایەتی چییە لە کوردستان وەکوی و هاوڕێ و پرسیارەی کردبوو کە چیتر تەحلیل نییە پێویستە چی بکەین بۆچی ناڕزایەتیەکان یعنی چۆن ئاسۆی ناڕزایەتیەکان فراوانتر بکرێت چۆن ناڕزایەتیەکان لەباری چەندایەتیەوە بەهێز بکرێت خۆی ئەنی بەڕاستیم بە تەقدیری من حیزبەکانی شاخ بەتاڵ بوونەوە ئەما دێتە حیزبەکانی پاشاخ دروست بوون بەداخەوە ئەوانش مانیان دۆڕن چونکە بە کۆمەڵێک دروشمی زلەوە هاتن و دروشمی بێقەدار وانە و دەنگی باشیان هێنا و کورسی باشیان هێنا بەڵام ئەو متمانەیە دۆڕا ئێستا کێشەکە لەوای خەڵک بێئومێد ناومێد بووە خەڵکەکە بێئومێدیەکی زۆری پێوە دیارە خەڵکەکە وای لێ هاتووە بەڕاستی کۆمەڵانی خەڵکی کوردستان هەموو حیزبەکانی لە خێزەوە ئەمە حقیقەتێکی لە دوازدە ماستاوچی و موچەخۆر و بندیوار و کۆمەڵی خەڵکی نازانم ئەملا ئەولا ئەوانە لیان گەڕێ بەڵام ئەو گەنجانەوەوانەی نەفتێک کەرامەتیان ماوە و کەرامەتی خۆیان پاراستووە هەر هەمویان ناومێد بوون ئەوەی داکرێت ئەبێ ئەم ئومێدە بگەڕێتەوە بەچی ئەگەڕێتەوە بتەکید من لەگەڵ ئەوان بەڕێکخراوەکانی مەدەنی بە چالاکەوانی مەدەنی بە مەسداقێتی ترەوە کۆمەڵی خەڵک ئەو نخبەیەکەوە تا ئێستاکە ئەو نخبەکە خۆیانە پۆشتووە ئەو قەڵەمانە تا ئێستا خۆیانە دۆڕانووە ئەوانە بێنە ساحەکەەوە و کار بکرێت بۆ ئەوەی متمانە بگەڕێتەوە ئەو دەسڵاتە بە ئاڵوگۆڕی تیا بکرێت تا دەسڵات کە تا دەسڵات ئاڵوگۆڕ نەکرێت ئەم وەزعە چارەسەر ناکرێت بەچی ئاڵوگۆڕی بتاکید ئێمە ئەبێ متمانە گەڕێنەوە بۆ خەڵکی تەمەن ئەمە قۆناغێکی زۆرە ئەمە قسەی سەر شاشەیە و ماوەیەکی زۆرشی ئەوێت و ئیشی زۆرشی ئەوێت ئەبێ یعنی حقیقەت لەوە تا ئەم قسانەی ئێمە کاکەویسەمەش تازە ناڵێم و لە بەرەوە لە میدیاکانی ترەوە ئەم قسانە ئەکەی و خەڵکی تنووسی و جەنابتانی نووسن و هەمووتانم شتانە نووسن و من شتێک خوێنمەوە یعنی بەڵام ئەمە نەفەس درێژەی تری ئەوێ تا ئێمە بتوانین ئەو خەڵکە ناڕازی بوونە کە ڕازی هەیە کۆیکەنەوە بیکەینە گشتی ئەم دەسڵاتە بۆ ئەوەی ئەو دەسڵاتە بگۆڕێت حقیقەت کاکە ئەم دەسڵاتە کۆمەڵێک چەکداری گەوریان پۆکردەوە لێرە و لێرە کۆمەڵێک خەڵکانێکی تا ئێستا کۆیلەی حیزبن ئەمانە شەریحەیەکی بەهێزن ئەم کۆیلەی حیزبەکان کابرا خۆی موچەی نییە تەقاکە لە خۆپیشاندەر کابرا خۆی با بڵێن بۆتە کۆیلەی حیزبەکان لە بەکاری هەیە بۆ کوشتنی خەڵکەکە بۆیە ئەمە قۆناغیەکە بەسمایە وەکو تونسی لێ دێت یان وەکو مەسری لێ دێت بەڵام ئەگەر بێت و یعنی بەجددی کارێکی باش نەکرێت بۆ ئەوەی کەوا چالاکوانی مەدەنی ئەم وەزع ڕێگەخێک بە دووری ناگرم من ئەم وەزعان و لیبیا و سووریا و ئەمانە چونکە لێبێت چونکە هەم خەڵکەکەی هەیە و دوای ئەمە بەڕاستی خۆشی ئەساسا حزبان خێڵەکیە لەبەرەوە مەقایمە یعنی بێتە وەزعێکی ئەفغانستان و ئێمەش خەڵکانێکی بمانە خێڵەکین عشایرین ئەمەمان تیا مەوجودە ئەمە هەیە دەستی تورکیای تیا دەستی ئێرانی تیا دەستی شیعی تیا خەڵکێکی زۆری بەگیراوی تایە ئەوە ماشەڵڵا تا شێخ و ماشێخی شاتنە قەزەکەشمان شتێ خۆمانە مەشایخ شات و قەزێک بەمان حەل بکەواتە ئەواتە سیستێمێک نییە واتە تۆ قایمی بۆ
ئەم وەزع هەڵتەکێتەوە بۆیە من بۆ خۆم ترسم هەیە بەڕاستی ئەنێ وەکو برادرێم سی ڕاپەڕین تاکە چارەسەر بفعلەوە تا بگاتە ڕاپەڕین بۆ ینی هیوادارم نەگاتە وەزعی کەوان بگێتە خوێن بەڵام ئەمانە کاکە چارەسەر ناکرێن یان دەسڵاتە تۆ بینیتە کاکە هیواگیان تۆ بینیتە لە تا ئێستاکە ئەم هەموو تاوانە لەم وڵاتە ئەکرێت دوێنێ پێرێ لە ئەو خۆپیشاندانانە یان کەرکووک بەو شێوەی بەسەر هات ڕفراندۆمان بەسەر هات یەک مەسئول و یەک حیزب و یەک سەرکردی استقالە بکات دەست لە کار بکێشێتەوە معقولە ئەم هەموو ڕاستی کابرا خۆی وتی ئەگەر سەری گر کاکە ئەوە خێر عەلە خێر سەری نەگەت خۆی زەکە بڵێن کابرای شتێتە باشە کابرا ئێستا بۆتە مەرجە مەبەست هەمووان بەو شێوەیە یعنی واتە حیزبێک نییە بەڕاستی صادق بێ و ڕاست بۆ لەگەڵ کۆمەڵانی خەڵکا و لەگەڵ وەکو هاوڕێ سیاسی فەرمووی هەموو مساوا عەدالەت و دیموکراتی و یەکسان و هەموو قسەیە کە بەڕاستی وەرەقیاتە بەڵام بەکردەوە ئەم حیزبانە هیچی پەرۆشی بەرژەوەندی میلەتەکەنینەوە پەرۆشی کۆمەڵێک کادری ئەو بارەگات سارد و سڕانە و چاخواانەی هیچ شتێکی بەدر نییە بۆیە ئێمە بە حەقە و جیلە تازەیەکەوە هەیە جیلی با بڵین پاش ڕاپەڕین جیلی نەوەتویەک بە تەقدیری من ئەمانە ئەتوان شتکەن بەڵام چیلەکەی ئێمە باوا بڵێن جیلی پێشمەرگەی شاخ لەگەڵ ڕێزما بۆیان ئێمەمانە چاوەڕوانی موچەکانی خۆمانی و چاوەڕوانی ئەوەی کەوا باوار بێن بە خۆمان خۆشگوزەرانی بژین قسە سەرفەکەی لە شتێکی نەست کیتیانە ئەوە خەڵپال داوەتوانێت ترە لە بارەکە حیزبەکان وزەکان لەوەیە یان نایە بۆیە من بۆ خۆم ئەزانم دنیاشە گۆڕێت وەسیشە گۆڕێت بەڵام من بەبەستمەوەی ئەمە ئیشێکی زەمانی ئەوە دەسەکانت خۆش منیش لەگەڵ ئەمان ئەو تێگەیشتنەی مامۆستام کە ئێمە لە ڕاستیە دەبێ هەمیشە بە گەشتبینیەوە سەیری تێکۆشانی جەماوەری بکەین و بە گەشتبینیەوە لە ڕاستیە سەیری ناڕەزایەتیەکان بکەین زۆر لە کۆمێت نووسراوە لە ڕاستیە دواتر لە هەوڵەدەین هەندێک ینی بەپێی کات وەڵامی بدەینەوەی چێ لەوانە کە نووسی بووی کە قەزەی کاکلێرێک نووسی بووی کە وەکو پرسیار چێشەی کوردستان پەیوەندی بە دراوە هەیە نەک پەیوەندی بە سیاساتی ئابووری پێی وا بوو ئەگەر خاوەندرا و بین و بانکمانە بێ و قەرز بکەین و ئەوانە ڕەنگە ئەو جارێشتر هاوڕێی نایە سەرشاشە کێشەی کوردستان چارەسەرە بێت لە ڕاستی ئەمە ئەم تێگەیشتنە من کۆک نیم کێشەی کوردستان لە ڕاستیە گەورەترین وەکۆی بەشێک لە دەسەڵاتداران باسییان دەکرد دەیاموت هەرێمی کوردستان کێشەی ئێمە لە قەیرانی دارایی داین ئەو وەختێکی اعترافیان دەکرد تەوان کابینەکانی ڕابردوو اعترافی یەکرد ئەم کابینێ هەر یعنی اعترافیش ناکە کە ئێمە قەیرانمان پێی وایە دنیا شامی شەریفە لە کوردستانە ئەوانی ڕابردوو دەیاموت هەرێمی کوردستان قەیرانی دارایی هەیە بە پێچەوانەوە لە ڕاستی هەرێمی کوردستان ڕوبەڕووی یعنی ئامادە نەبوو دام بە شوناسی قەیرانەکەشدا بنێن بەڵکو ئەوان چاواشی خەڵکیان دەکرد لە ڕاستی هەرێمی کوردستان پەیوەندی بەوەیە کە ڕوبەڕووی قەیرانی دارایی دەبێتەوە سیاساتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان ئەم دۆخی ئێستا هەرێمی کوردستانی دروست کردووە ئەگەر خاوەن دراو بێ وەکۆی حکوومەتی عراقی ئێستا بەهای دۆلار بەرزەکاتەوە لە بەرامبەر بەهای دنیاری ناوەخۆی لەسەر جیفانی خەڵک لە چوارچێوەی ئەو ڕوویایی لا وەرەقی بەیزایە ئەمە چارەسەری قەیرانەکانەکە خۆ عێراق خاوەن دراوە و ئەمە دەبینین کە دۆخی وەزی عێراق لە هەرێمی کوردستان خراپترە ئەمە پەیوەندی بە ڕوئیای سیاسی وایە ئەوە پەیوەندی بە فەلسفەی سیاسی وایە ئەوەی کە دەمێکە لە ڕاستیە بیرمەندان و تاقی کراوەتەوە لە مێژوو سیاساتێک کە لە ڕاستیە چۆن زۆرترین پانتایی دەسەڵات بۆ خەڵک فراوان بکە لە ئاستی سیاسی و مشارەکەی سیاسی لە ئاستی ئابووری یان دەسەڵاتێک هەمووی کورد بکاتەوە لە چوارچێوەی کەڵەکەکردنی سامان و چڕکردنەوەی تەمان ئەوەی هەرمی کوردستان زۆرێکە لە مافیایی و لە کەڵەکەکردنی سەرمایە بە شێوازی ڕۆژهەڵاتی کە هەمومان دەزانین چوارچێوەکەی چییە ئەمە بۆ وەڵامی ئەمە پرسیارە بوو لە ڕاستیە بۆ ئەوەی ترکە پەیوەندی بە ناوەخۆی هەرێمی کوردستانەوەیە من جارێشترەوە دەڵێمەوە کە من کۆکم لەگەڵ ئەوەی کە هەرێمی کوردستان ئێمە دەبی بە گەشتبینیەوە سەیری بارودۆخەکە بکەین و دۆخی هەرێمی کوردستان دابڕاو نییە لە دۆخی وڵاتانی دنیا و لەو ئەزمونانی کە لە مێژی مرۆڤایەتی دابوون پێم وایە هەمان کۆکم لەسەر ئەوەی کە نووسرا بوو کە دەبێت ئێمە چی بکەین من پێم وایە ئیتر دەبێت تەحلیلەکانمان لە داهاتووە هەمومان تەرکیزەکە لەسەرەوە بێ کە لە دەرەوەی دەسەڵاتی پارتی وێشێتی بێ ئەمە لە ڕاستیە بینیمان یعنی دوای 30 ساڵ لە حکومدارێتی
ئێمە ئەمانە تاقی کرانەوە و هەڵی زۆریان پێدرا بەڵە ڕاستیە ئێستا مافی خەڵکی کوردستانە ئەمانە سزای ئەم حزبانە بدا لە ڕاستیە و سزای دەسەڵاتداران بدا و ئەرچی ئێمە وەکو خەڵکی سیاسی و مهتەم لە ڕاستیە بەرچاوڕۆنی بدێنە بەردەم خەڵک لە ئاستی ئەوەی پێدەوترێ لە ئاستی بەرنامەی سیاسی ئابووری کە ئەلتەرناتیو بۆ ئەم بارودۆ خەرچیە من پێم وا دەبێت قسەی هەمومان لە ئەلتەرناتیو بێ لە داهاتوە ئەگەر نا من پێم وایە ئەوەی کە ئەوەش کۆک بە لەسەر ئەم تێگەیشتە ئەم مۆدێلە لە حکومڕانی و دەسەڵاتی پارتیوێکێتی بەردەوامبوونیەوە لەسەر قەیرانە لە ڕاستیە تۆ بێنە بەرچاوی خۆت تۆ موچەی بندیواریان لێ بسەنەوە بڕین و بردننی داهاتی گومرجیان لێ بسەنەوە ئەو عقودە باڵێن ناشەفاف و گەندەڵیانەی نەوت لەگە وڵاتین دەوروبە لیان بسەنەوە دەستی کۆمپانیەکانیان لێ بسەنەوە کە دەستیان لە بازار خستووە ئەوەی کە کڕینی خەڵک لە ڕێگای ماشینێکی گەورەی ڕاگەیاندون لە ڕێگەی ئەم داهاتەوە کە نووسری پێدەکردن ڕۆژنامە نووسی پێدەکردن سیاسی پێدەکردن لە ڕێگای عسکەرەوە کە خەڵکی پێداپۆستن ئەمانە بۆ نمونە لایانی کەمی چاکسازیە لە ناو دووکەوەنە و چاکسازیە لیبرالی کە باسەکرێ ئەمانە لەم برادرانە بسەرنەوە چیان پێدەمینێ تەمان هیچ نامێنێن لەبەرەوەی ئەوەی پارتیوێشێتی قەبە و گەورە کردووە نەمێژووی باشە نەسەرکردەی باشە نەفکری باشە بەڵکو ئەم شتانەیە کە پێشتر باسم کرد بەڕای من دەبێت قسەکە لەسەرەوە بی کە ئێمە دەتوانین چ ئەلتەرناتیڤێک دروست بکەین و لە توانای ئێمە چۆن ئێمە خۆمان ڕێک بخەین و ئاستی ئەم ناڕەزایەتی کۆمەڵایەتی چۆن ببینە پێش من لێرە زیاتر قسە ناکەم علی سیاسی بوار بۆ تۆیە جەنابێت یەشێک بووی لەوانەی لە دوای نەوەتەوە کە زۆرترین ڕۆڵت بینی لە ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکان بە ئێستاشەوە تەمان بە شێوازی جۆرا و جۆر تێگەشتنی جەنابەت چییە بۆ یعنی بزوتنەوەی ناڕەزایەتی کۆمەڵایەتی لە کوردستانیان ئەم بزوتنەوە ئەم بزافە کۆمەڵایەتی کە ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشانە لە ڕاستیە پێ دوایە ئەمە دەتوانێت چی بکە لە ساڵی 2021 باوا یعنی ئمە تهدیدی بەرنامەکە زیاتر لەسەر ئەوە بوو یان ئەوەی کاگعلی باسی کردو پرسیارەکە بۆ تو دەخاتە دەڵێت چەپ لە باشووری کوردستان تا ئێسا نەیتوانی و بێتەوە یعنی ئەلتەرناتیف ئەمەش دەبێت عین دەکرێت لەقی دووەمی پرسیارەکە بێ کات بۆ جەنابتە بەڵێ ئێمە لە دوای ساڵی 91 بێشک خەڵک خۆپیشاندان و ناڕەزایەتی کرد و حیزبەکانیش دوای لەبەرەوە یەکگرتوو بوون لەبەرەی کوردستانیا و دەسەڵات و تەنزیماتیان هەبوو و بە تایبەتیش یەکێتی و حیزبی شووی هەلەکەیان قۆستە و ڕاپەڕین کرا لە کوردستانە و چەپەکانیش حیزبی ڕوتی کۆمەنیستوانەش دەورێکی باشیانە بە حیزبی زەحمشان ڕوتی کۆمەنیستە بەعام ڕاپەڕین کرا ڕاپەڕینەکە ڕاپەڕینێکی خۆڕەسک بوو شێوازی خەبات لە شێوازی شاخ و پێشمەرگایەتی و سیارە و تەقە و ئەمانەوە لە دوای 91 شێوازێکی تری خەبات هاتە پێشەوە ئەویش خەباتی شەقام بوو ئەمە خەباتێکی تازە بوو ڕێکخراو نییە چالاگوان نییە ڕاگەیاندن نییە خەڵک لە حەماسەتی نەتەوایەتیا دەژێ خەڵک سەر بۆ موچە شۆڕ ناکات لەو کاتەیە شیعاری حیزبەکان گەورەیە باسی ئازادی و دادپەروەری و یەکسانی و چەپ و ئەم شتانە دەکرێت داس و چەپکوش و ئاڵای سوور هێشتا لە بان مەقڕەکان شەکاوەیە ئەدەبیات هینە ئەمە بارودۆخێکی وا هاتۆتە پێشەوە تۆ چالاکوانی لەم کاتیا دێتە پێشەوە کەم بوو خەڵکەکە کەم بوو لەسەرتاوە چەند ڕێکخراوە دروست بە کۆمەڵی ئاوارەکان و یەکێتی بێکاران و حیزبەکانیش ڕێکخراوەکانی خۆیان دروست کرد و ئاوارە و ئەنفالەکان و ئەمانە کۆمەڵی ڕێکخراوە دروست بوو لێرەوە دەست پێ کرا لە درێژەی ئەم خەباتەیە هەنێک شت جێکەوتە بوو مەسەلەن بۆ یەکەم جار لە کوردستانە کە دوو حیزبی سیاسی شەڕەکات هێزێک بۆ ئاشتی دێتە پێشەوە خۆپیشاندانەکە خەڵکە کوژرێت دژ بە شەڕ ڕاوەستێت شەڕ یەکێتی و پارتی یەکێتی و بزوتنەوەی ئیسلامی نازام چێوکێ خەڵک دێتە مەیدان دژ بە پەلەمار و سەرکوتی ئازادەکان دێتە پێشەوە خەڵک دژ بە دزی و تاڵان دێتە پێشەوە نەبیرم دێ لە هەولێر ویسمان خۆپیشاندانێ بکەین کۆمەڵێ برادەر بووین من بەیانامەکەم نووسی ئەوانەی کە لەگەڵمانە بوون قادر نادر و ئازاد و ئەحمەد ڕەسوول ئەحمەد شوان و ستران عەبدوڵڵا و کاوەی ئارد و فوئاد کەرکوچی و کۆمەڵێ خەڵکی ئەو هابوون
شەو کۆسەر وتی نایە لەم بیکەن نایە لەم خۆپشاندانکە وەڵا کردمان وەڵا شەو قسەی کرد وەڵا بەیانی بەنامێترمان لە یعنی ئەمە تەجروبەیەکی تازە بوو تەجروبەیەکی تازە بوو وەرە بەرەڕووی بەرەی کوردستانی بووە کە لە لوتکەی هینایە لە بەکەیفی خۆی وا دزیەکە دزی بەرەی کوردستانی نەوەی نەبوونا دزی کوردستانی یعنی قیتار بۆ کوردستانی بە هاتایان دزی عەجایب بوون ئەوانە ئێستا گشتی زۆربەی شۆڕجێڕن باوەڕکە ئەوانەی لەو کاتەیان ناوی بەنزین و منزین و گومریان بەدواوە بوو دوایە بوونە پاکترین نەفەر لە کوردستانە خەڵکی گوت بابە مانە پەپولان ئەمانە هیچیان نەکردووە هەر دزە ئەسلەکەی ئەوەل ئەوانە بوون ئەوانەی دوایی پاکەوە بوون ئەو بە تەنکەر بەنزینە دزی هەنا ناو باوشی نەما بوو نابوو فڵان کوڕی بەنزین ئەمانە ئیتر ئەمە ڕۆی کاکە گیان تووەرە بەرامبەر بەمانە بوەستەوە وەسێکی زۆر ناخۆش بوو لەناو ئەمەیە تۆ کەس باسی ئێمەنەوەی ئەنفالین کەس باسی ئەنفالی ناکرد باوەڕەکەی و مامۆستا عەلی ئاگادارە یادی ئەنفالمان لەو هەولێرە کردوەوە قائیان لێمان سەندەوە جەبار فەرمان و جەلال جەوەر قائیان لێمان سەندەوە دایان بە سەوڵەی بەدر باوەڕەکەی نانێش یادی ئەنفالیش بکەیتەوە نانێش ئەتوانم نیمسانێ بەڵێ دیارە گرفتێک لە گرفت نیە هاتمەوە ئەو جیاسە بوو لە ناوم بارودۆخەیەمە هاتیینە پێشە کۆمەڵە ڕێکخراوە دروست بوو کۆمەڵە ئیشکرا خۆپیشاندان کرا ناڕەزایەتی کرا یادی ئەنفالمان کرد بە ڕەسمی هەموو ئەم شتانەمان کرد هاتیینە پێشەوە ئەمانەی کە ئێستا چاکسازیەکەن هەموو وەختە دژە چاکسازی و دژە خەڵک بوون خۆی کێشەی ئێمەوەیە زۆر جار خەڵکە گەندەڵەکە دێتە پێشەوە خەڵکێکە بە ناحەق ئێستا ئەمری 30 ساڵ نێوە 20 ساڵە معاشی پەرلەمانتاری خانەشینی وەرەگرێت ئەرێ من لەسەر حەق خەڵگێمە پێشەوە کێشەمان ئەوەیە خەڵکی دێ بازرگانی پرسیاری بە مامۆستا عەلی هاتووە بۆ تووشی یەکەم دەڵێ مامۆستا عەلی کەساتێکی بێهێزیە بۆ نونەرایەتی خەڵک ناکات خۆ نونەرایەتی ئێستا لە تێکۆشانی شاخ سەختتر نییە ئەمە پرسیارێکی لە ڕاستیە جەوەریە یعنی من بە جۆرێک تریش بیکەم کە ئێستا نوێنەرایەتی ئەم خەڵکە عەلی سیاسی و جەنابەت باسی دەکەی ئێستا لە فلان و فیساد دەرچووە ناڕەزایەتی بە هەزاران خەڵک ناڕازیە و ئێستا دەبین لە ڕاستیە ئەوەی پێشتر بواری خۆپیشاندان هەبوو ئێستا خۆپیشاندانیش لە خەڵک یعنی قەدەغە کراوە تەمان بە ناوی ئەوەی کە گوایە جۆرێک ئەوەی پێیان دەوتری جێرە شێوینی هەیە یان توندوتیژی هەیە تەمان دەبێ ئەوە باش بزانین لە کاتێکە ئەگە هەزار خەڵک خۆپیشاندان بکە دوو کەس توندوتیژی بکە کۆی گشتی خۆپیشاندانەکە بە توندوتیژی حساب بکرێتن یعنی ئەمە بۆ چاواشەکردن تەمان ئێمە دەزانین هەندێکجار دەزوەردان لە خۆپیشاندانەکانی چییە بەس ئێمە ئەم ساڵ یعنی لە ساڵ ڕابردوو لە هەرێمی کوردستان جارێکی تر ڕوبەڕووی شەپۆڵیشتری ناڕەزایەتی بینەوە ئەم ناڕەزایەتی ئێستا لە ئاستێکی لۆکاڵ دەرچووە و تەواوی شار و شارۆچکەکانی گرتوتەوە کاتێ دەسەڵات دەرگاکانی هەموو دەرگاکاندا دەخە خۆپیشاندان لە سوسیال میدیاوە دروستە بێ پێ دوایە یعنی تێگەیشتنی خۆت بۆ حرەکاتی احتجاجی اجتماعی لە کوردستان لە ساڵی لەم ساڵ بەرەوچێ دەڕوە و پێ دوایە بە ڕێگای ئیجراعاتی ئەمنی کە ئێستا ڕێگای خۆپیشاندانیش لە خەڵک قەدەغە کراوە ئەم دەسەڵاتە بتوانێت بەردەوام بێ لەگە من تا بەڵێ وەکو پێشتر ئاماژەم بە شتێک کە گوتم کۆرۆنا بارودۆخێکی ناتە پێشەوە سینۆ هەڵبژاردن دواخراوە ئازادەکان سەرکوت کراوە تەنان لە ئەوروپاشی گرتوتەوە یعنی ئەمە کۆرۆنا بوو بە نیعمەت بۆ دەسەڵاتداران بە تایبەتیش دەسەڵاتدارانی کوردستان کۆرۆنا بوو بە نیعمەت بۆ سەرکوتی ئازادەکان ئەمە وایە بەڵام ئەگەر ئازادەکان لە قۆناغدا بەرچەسکەوێت ئێمە ئێستا لە جیهانی تۆڕی کۆمەڵایەتی و جیهانی بڵاوبوونەوەی ئەخبار بە شێوەی خێراین لە سەردەمێکداین ئەمەی کە ئێستا دەکرێت شتێکی کاتیە شتێکە ناتوانێت تا سەر بێت هەم لە ئاستی نێودەوڵەتی قبول ناکرێت بەرەو ڕوو ڕەخنە دەبنەوە هەم قەیرانەکان لە ئاستێکدا دەگاتە ئاستێک وەکو ئەوەی کە ساڵ 2017 خۆت دەگەڵمان نابوویت خەڵکەکە خۆشە هاتە سەر جادە لە شاری هەولێرەوە بۆ هۆی ئەوەی کەوا ئەو پاشەکەوتی موچە لەسەر خەڵک بێت لا بچێت یعنی دەسەڵاتداران هەموو پاریان هەیە ئەو برادرە باسیەوەی کردو پارە تەبع ناکرێت تۆ سەیریکە لە ساڵی 2008
کاتێک کە قەیرانی جیهانیاتە پێشەوە چوون سیاست تەقەشوفی ئابووریان سەپان بەسەرێ ئەم جارە سەرمایه‌داری جیهانی هات چی کرد ئەم جارە سەرمایه‌داری جیهانی هات بەجیاتیەوەی سیاست تەقەشوف بچەسبێنێ لە سەردەمی کۆرۆنایە هات فێڵێکی تری کرد ئەویش پارەی تەبع کرد پارە تەبعکردنەکەش نەیتوانیوە چارەسەری قەیرانەکان بکەوە وەڵامێکە بۆ کاک دلێر پارە تەبعکراوەکە خوا ئێستا یەکێتی و پارتی پارەیان زۆر بە دۆلار بە ملیارها دۆلاریان دزیوە لە بانکانی ئەوروپا و لە ملاولان دەتوان بەشێکی بێنەوە با بە دینارمان نایە بە دۆلارمان بۆ تەبەکەن دۆلارمان بدەنێ کێشە نەبوونی پارە نییە لە سیاستایە سیاستەکەی 2008 ئەوها بوو تەقەشف بسەپێن سیاستی ئابووری ئێستا هەر ئاینەن چینی دەسەڵاتدارە پارەیان تەبع کرد لە شەو ڕۆژێکدا لە ئەمریکا 3 تریلیۆن دۆلار تەبعکرا کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بە هەر هەمووی ئەوەندە پارە تەبع نەکراوە ئەوروپا شەروای کرد چینی شەروای کرد هەموو وڵاتانە وایان کرد پارەیان تەبع کرد پارەیان خستە بازارەوە نەهاتن سیاست تەقەشف علی سیاسی کاتی دەی باشە مشکلە نیە مشکلە دەگەڕێمەوە جارێشتر کات دەمێنێت وەڵام نەداوە باشە دەگەڕێمە وڵات من لە ڕاستیە هەر بەو پرسیارەی وروژاندە بۆ جەنابە دەمەوێت تێگەشتی خۆم بخەمەڕوم تا مامۆستا عەلی دەگەڕێتەوە لامان خەتی ئینتەرنێت لای مامۆستا عەلی خراپە من پێم وایە لە ساڵی 2021 ئەوەی پێدەوتێ بزوتنەوەی کۆمەڵایەتی لە کوردستان و بزوتنەوەی ناڕەزایەتی کۆمەڵایەتی لە کوردستان بەم بارودۆخی ئێستا لە ڕاستیە نامێنێتەوە و تا بە ئێستا هۆکانی سەرهەڵدانی بزوتنەوەی ناڕەزایەتی کۆمەڵایەتی لە کوردستان ئەگەر پێشتر چەند هۆیەک هەبێ بۆ ئەوەی کە خەڵک ناڕازی بێ و خۆپشاندان بکە بۆی بێکاری و بۆی ناداتپەروەری ئەوەی جەنابەت باست کرد بۆیە و تاڵانی کوردستان کە هەزارەها گەنجی بێکار کردەوە هزارە خەڵک ڕوبەڕووی پێشلکاری گەورە دەبێتەوە ئەگەر جارێک پێشتر یعنی بیانوێکێبی بەوەی خەڵک خۆپشاندان بکە من پێم وایە لەم ساڵ چەندین بیانوو هەیە بۆی ئەم خۆپشاندانە بەردەوامی هەبێ واتە هۆکارەکانی ناڕەزایەتی کۆمەڵایەتی لە کوردستان لە ڕاستیە بەردەوامی هەیە بۆیە من پێم وانییە بەم ڕێگایی بە عەقلەتی ئیجراعاتی ئەمنی چارەسەری کێشەکان بکرێ و ناڕەزایەتی کۆمەڵایەتی جارێشتر سەر هەڵدەداتەوە بەس پرسیارەکە ئەوەیە هەڵکشای ناڕەزایەتی کۆمەڵایەتی لە ئاستی چەندایەتیە ئەمە چارەسەری کێشەکە دەکا کەمە خەڵکی گرینگە بە تێگەیشتنی من لە ئاستی چۆنایەتی ئیشی ئێمەیە لەم ساڵە لە ئاستی چۆنایەتی چۆن ئەم ناڕەزایەتی کۆمەڵایەتیە بە ئاراستەیەک دەبین لە چوارچێوەی پرۆژەیەکە کە ڕوویایەکی سیاسی اقتصادیە بێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەو کێشانەی کە کێشەی ئانین و پەیوەندی بە باردۆخی کوردستانەوەیە تەنانەت ئەوەی پەیوەندی بە هەرێمی کوردستان و لەگە وڵاتانی دەوروبەر و لەگەڵ حکوومەتی عێراقیشەیە من پێم وایە ئەم ئەرکانە دەچێتە سەر یعنی خەڵکی چەپ و خەڵکی ئازادی خواز ئەم برادرانە من پێم وایە یعنی ئەم ئیتلافی حکومڕان نەک ناتوانانی قۆناغی ڕزگای نیشتیمانی تەواو بکەن بە پێچەوانە ناتوان ئەوەی تریش بکەن ئەم ئەرکانان لە ڕاستیە بۆ ئێمەی چەپ و بۆ خەڵکی ئازادی خواز دێتە سەرشان ئێمە چۆن لە چوارچێوەی کاری بەیەکەوەی و لە چوارچێوەی ڕوئایەکی ڕوون ئێمە دەتوانین لەگەڵ چین و توێژەکان هەزارەها لە گەنجی بێکار هەزارەها مامۆستا کە نەک تەنیا موچەکەی نادرێ لە بەرەوەی پارتی و یەکێتنیە لە ناو مەکتەبەکان ڕوبەڕووی ئیهانەکردن دەبێتەوە هەزارەها فەرمانبەر لە هەرێمی کوردستان کە ئەمڕۆ ڕوبەڕووی پێشێرکاری مافە سیاسی و ئابوووریەکانی دەبێتەوە خانە نشینان و پێشمەرگە دێرینەکان لە ڕاستیە ژنان کە ئەمڕۆ بەجێ لە جۆرەکان لە هەموو چین و توێژەکان پراوێز خراوترن یعنی ئەگەر ئێمە پیاوان جارێک ڕوبەڕووی چەسان دەبنەوە ئەوان دووجار ڕوبەڕووی ئەم دۆخە دەبنەوە بۆیە من پێم وایە ئێستا ینی پانتایەکی فراوان بۆ تێکۆشانەیە بێگومان ئەم تێکۆشانە ئاسان نییە ینی ئاسان نییە ئەمە قوربانیدان و لە ڕاستیە ململانیەکی زۆری دەوێ و من خۆم باوەڕشم بەوەیە ئەوڕێیان ینی بزوتنەوەی کۆمەڵایەتی ناڕەزایەتی کۆمەڵایەتی کردەیەکی یەکلاکەرەوەنی ئێمەوە تەماشای بکەین وەکو کردەیەک بێ وەکو ڕەبایەگرتن بێ بەیەک خۆپشاندان و دۆ خۆپشاندان و سێ خۆپشاندان چارەسەری قەزیەکە بێ ئەمە پرۆسەیەکی بەردەوامیە لە ڕاستیە لە ئەنجامی کەڵەکەبوون و لە ئەنجامی دۆزینەوەی چارەسەر لەناو ئەم باردۆخی کە ئێمە تێداین من پێم وا دەگاتە نەتیجەی خۆی و لە ڕاستیە بەبێ کاری بێکەوەی بەبێ خۆڕێخستن کەمە تەجروبە کراوە من پێم وانە کاریگەری زۆر گەورە بخاتەوە مامۆستا عەلی دەگەڕێمەوە لای جەنابێت
ئەم پرسیارە دووبارە دەکەمەوە کە لە جەنابەت کرابوو ینی پرسیارەکە بە شێوازی شترەکەم ئێوە بەشداری خەباتی تێکۆشان ینی خەباتی پێشمەرگایەتیتان کرد دەوترێ باشە خۆ خەباتی شار ئێستا لە شاخ قڕسترە کە ئێوە لە شاختوانیتان دۆخەکە بۆ تا ئاستێک بگەین قۆناغێک ئەوە پرسیارەکە ڕێک ئەوە هەیە دەڵێ بە مامۆستا عەلی کەساتیی بێزیە بۆ نوێنەراتی خەڵکم ناکات بۆ خۆنوێنەراتی ئێستا لە تێکۆشانی ئەمە بۆ گشتیە تەمەنەک بۆ جەنابەت بۆ هەموو خوا بڵێن بۆ بەشێکی فراوانترە بەڵێ بەڵێ مامۆستا زۆر سپاس تەنێ نازانم بەڕاستی نەتەکەوێن باوەڵێ کوردە لە شەبەکەکە زۆر زۆر خراپ و نازانم باش دەم و باش زۆر سپاسی ئەو بەزارم یعنی وابزانم کاک ڕزگارە ئەو ڕزگار یعنی باوکی ئەنفالە و دایکی ئەنفالە و کە سوکاری ئەنفالە و نەنیزگۆ ئەیناسم خەڵکی قەوالیە و دیارە باشش ئەناسێت بەرحاڵ ئێمە کۆمەڵێ خەڵکین خۆ قسە و باس لەسەر ئەوە ئەکرێت یعنی چی بکرێت ئەم مەوزوعە وەکو ئەوە نییە یعنی تۆ مەتەلەن دوگمەیەکە بێت و جێی پێێت و خەڵک ڕاپەڕێت و قیادەی خەڵک قیادەیکردنی خەڵکەکە یعنی بەڕاستی ئەمە کات و ساتێکی زۆری یعنی تۆ ئێمە نخبەیەکی من زۆر جارە ئەڵێم ئەم نخبەیە تا ئێستا گرنگەوە خۆمان نەفرۆشین ینی نەچینە قاڵبی ئەوەیە خۆمان نەگەینە قاڵبێکی ئەوانە نەبێت دەسڵات بەکارمان بێنێ نخبەیە ئەبێ ببێتە نخبەیەکی فراوان بێ بێتە هێزێکی فراوان ئەم حیزب تا ئێساکە هێزێکی سەربازی زۆریان هەیە چەکداریان هەیە پاریان هەیە کارێکی ماوەیەکی ئەوێت تا ئەو دروست ببێت بۆیە جام و قسەیشە ناتوانم بکەم چیم پێکرێت دەستوانێت ڕۆلی خۆمان ببینین بینی سەرەتا بێتەوە خەڵکیتەوە چالاکی جۆر و جۆر بکەین و چالاکانش ڕاستەکەی پرسیارێکی ترمان بەسەر ئێستا هاتووە دەڵێ ینی باوەڕی بە تێکۆشانی دەڵێ تێکۆشانی پەرلەمانی هیچ لە دۆخەکە ناکرێت لە ڕێگای تێکۆشانی جەماوەری تێکۆشانی جادە بێ کە ئەمە لە ڕاستیە زۆر باوەڕم بەم تێگەیشتنەوەیە و ئەو باز لەو ئەزمونە دەکا کە لە خەباتی پەرلەمانی ڕای جەنابەت یعنی پێ وایە ئەم تێکۆشانی ئێستاە کە لە جادەیە هەندێک خەڵک لە پەرلەمان هەندێک ڕۆڵ دەبینی خەڵک بە شێوازی تر ڕای جەنابەت لەسەر ئەم جۆرە لە میکانزمی تێکۆشان خەباتی پەرلەمانی فەشەل کاکی واگیان ئێستاکە خەباتمان کرد و دەنگماندا و یعنی هێزێکی معارەزە ڕۆیشتە 25 کورسی و دەها خەڵکی تریش هاتو بە ڕاستی فەشەلی چوونە پەیوەندیەکەی مامۆستا عەلی جارێکتر پچڕا عەلی سیاسی پرسیارێک بۆ جەنابەت هاوڕێجاسم دەڵێ بەم وتارەی یعنی بەم دۆخەی ئێستای چاپ بە هیچ ناگات ئەوە هاوڕێنە سەر شاشە من پێم وایە قەیرانەکان هەموو لایەکی کوردستانی گرتووە بە نسبەت هێزی چەپ لەو باردۆخە تەنها ئەگەر بتوانێت خۆیان کۆکاتەوە بۆ داهاتوویش تر بەشێکی لە ڕێگای حیزبی دەسەڵات دەراتەوە بەم ئێستای چەپ ناگات بە شتێکی بەهێزتر یعنی مەبەستی لەوەیە کە چەپ دەبێت لە ڕاستی خۆی کۆ بکاتەوە ئەوە پرسیاری هاوڕێجاسمە یەکێک لە پێشمەرگەدیرین و لەو کەسە تێکۆشەرانەیە کاویش یەکێک لە ناڕازایەتیەکان بە بەردەوام لەسەر چەپ لە ڕاستیە شت دەنووسی و ناڕازیە لەم شێوازی تێکۆشانەی چەپ پێت وایە دەوێت چەپ چۆن ماوە لەگەڵ ئەم دۆخە بکەوە ڕۆڵ لە ڕێخستنی ئەم ناڕازایەتیە کۆمەڵایەتی ببێنێ بە شوێنێکی بگەینی وەکەوەی لایەنەکانی تر نەبێت بینیمان بە چ دۆخێکیان گەیاند لە پێش ئەمەوە قسێ بکەم لە هەر شوێنێک چەپ بەهێز بێت خەباتی جەماوەری و خەباتی شەقام بەهێزە بێت لە هەر شوێنێک چەپ لاواز بێت خەباتی شەقام لاواز بێت یعنی شەقام خۆی نەرێتێکی چەپگەرانەیە هەر شەقام هات نەمەیدانی شەقام لە شەقام بوون ناڕزایەتی شەقامی نەرێتێکی شۆڕژێڕانەی چەپەکانە ئەمە هیچ ئەمە داهێنانی چەپەکانە چەپ
يعني شقام يعني چەپ قسەکەی تەواوە لەگەڵیان يعني تەواو ڕێکی ناوەتەوە لەبەرەوەی چەپ ئێستا لاوازە و ئەم حرەکە جەماوەریەشی کە هەیە ئەگەر بمانەوێ بەرەو دادپەروەری کۆمەڵایەتی و بەرەو ئامانجەکانی گەنجەکان بگات ئەمە خەڵە ڕوونکەمەوە وەرە ئاماری هەموو جیهان بە تایبەتی ئەوروپای ڕۆژئاوا و ئەمریکای لاتین و ئەمریکای باکوور لێدا لە هەڵبژاردنەکانە چەپ و ژنان زۆرترین دەنگیان برم گەنج و ژنان زۆرترین دەنگیان بە چەپەکان داوە بە پێچوانەی کوردستان بەداخەوە لە کوردستان پیرەکان دەنگ بە حیزبی شوێدەن بەڵام لە ئەوروپا و لە ئەمریکا و لە ئەمریکای لاتینوانە چەپ لە ناو گەنجا یەکەمە چەپ لە ناو گەنج و ژنانە یەکەمە زۆربەی ئەوانە دەنگ بە چەپەدەن ئەگەر بەهات بە هێزێکی چەپ بەهێز لە کوردستانە هەوایەوەکو ساڵانی 40-50کان کە ئەو کاتە دەیانەگوت ئەگەر ئەو وەختی امتحاناتە پێشەوە لەبەرەوەی گەنجەکانە چۆن امتحانیانە کرد چالاکی حیزبی شوویشی چینامە هەموویە چۆ ماڵەوە کەس چالاکی ناکرد لەبەرەوەی خەریکی امتحان بوون ئەگەر وەک ئەو کاتە وایە ناڕزایەتی جەماوەری ئاسوویەکی ڕوونی دەبوو بەڵام ئێستا ناڕزایەتی جەماوەری بەداخەوە هەندێک بەرەوە تەنها بۆەوە بەکاری دێنن بۆی بگەنە پەرلەمان بگەنە کورسیەک یعنی بەداخەوە هەندێک لایانی سیاسی بە تایبەتی ئەو گۆڕان نەڕێتێکی زۆر قۆڕی هێنا کوردستانەوەیش ئەوەیە مەسەلەی چوون بۆ پەرلەمان و قۆستنەوەی ناڕزایەتی خەڵک بۆەوەی کەوا خەڵک دەم کۆ بکاتەوە لە وەختی هەڵبژاردنەکان دێن مایکێک نەدەسێنەوە قسەکەی کاکجاسم دەیکات تەواوە ئێمە لەم وەختەیە وەزنمان سفرە لە کوردستانە ئێمە لەم کاتەیە وەزنمان سفرە لە کوردستانە ناتوانین ئاقاری خۆپیشانانەکان بەرەو شوێنێ بەرین کە سەرکردایەتی بکەین ناتوانین خۆمانیش ڕێخین نا وتارێکی یەکگرتووشەیە لە کوردستانە یعنی تۆ وەرە لێشی دەوە تۆ وەرە سەیری نەخشەی سیاسی هەموو جیان بکە چەپ لە کوردستان لە هەموو جیان لاوە تەن لە سعودێش لاواسترە با پێ درێ لە کوێت و سعودێ و بەحرێن گەلێ لاواسترە کوردستان چەپ لە کوردستان لە سعودێ و کوێت و بەحرێنی لاواسترە یعنی گەیشتۆتە ئەو ئاسەی لە باشووری کوردستان تەواو سیاسەتێکی کۆنەپەرستانەی ڕەتعی زاڵە بەسەریان بیرکردنەوە لە ڕاگەیانەوەی دەگری علی سیاسی دەگەڕێمە وڵات بۆ ئاخیر بەشداری دووەرەگرم لەسەر یعنی با بڵێن لەسەر زووتەوەی ناڕزایەتی لە کوردستان و ڕۆڵی ئەو کەسانەی کە پرۆژەی گۆڕانکاری با بڵێن جیاوازتریان پێە مامۆستا علی گەڕایەوە مامۆستا بەردەوام بە لە مداخەلەکەت ببوورە بەوەی خراپی خەتەوە جارێکتر خەتەکەت خود بوو بەراسی نەتەکە زۆر ئیزعاجە بۆیە ئەمە بێ یعنی بخەباتە بەرەبەرە پێ بگا منە بخەبات خۆپیشاندان و کۆمەڵی چالاکی ترکەوا کرا لە سنووری بادهۆک و بادینان و کە ئەو بەربابزابەدەل بەرواری تایسەکەەوە لە زیندانیە و شێوانی لە زیندانیە و ئەمانە خەباتانە بۆ بەرەبەرە با بڵێن هەڵکشێ کە هەڵکشێ ئەتوانی بڵێ شتی نیوە پەیاد بێت هەندێک برادەر لەوە تا باسی خەباتی چەکداری ئەکابن بۆ خۆم تا ئێستا قەناعەتم بەو خەباتە نییە خەباتی چەکداری چونکە چەکداری بەڕاستی هێن و تند و تیژی و کوشتن و بڕین و زۆر جاریش بەداخی شواڵێمە و خەباتە چەکدارێکی لە فەڵەستین زائری و لە وڵاتانی تر کرا نەتیجەکەی ئەوە تا بینیمانەوە چیە لە فەڵەستین و لە وڵاتانی ترە بۆی پەلامانەوەیە ئەم مۆزوعانە هەمووی بە مەدەنیانە کۆتای بێت بە شێوازێکی شارستانی کۆتای بێت بەو شێوازە کۆتایترین خوێن و ئازار ببەخشێتەوە خەڵکە ئەو بە هیوای یعنی بەو شێوە بەڵام بەگەرێت بە حەق خەڵکیش دەسەدا بەچەک و خەڵکیش شێوازێکی توندوتیژی وەرەگرێت و ئێوەش خۆتانە قسەتانە کرد لە خۆپیشانێکی گەورە ناڕازیبوونیەک و خەڵک ئەیبینێت بتاکید کاری با بڵێن ڕێمەکی ئەبێت پەلاماری دامەدەستگاکانی دەوڵەت ئەبێت یان دامەدەستگا گشتیەکانە مەلەکانی دەوانە مەرجکارێکی خراپە بەڵام خەڵکەوە بە حکومەتی خۆی نازانێت بۆیە هۆکانی وایە خەڵکە بێتاقەت
حکومەتە بێزارە لەو حکومەتە هەموو شتێکی حکومەتی بۆی نابووتە وای لێ هاتووە چونکە ئینتیمای نەماوە نەبوو وای لە خەڵکی کردو ئینسان هەوڵاتی ئینتیمای نەمێنێ بۆ وڵاتە ئینتیمای نەمێنێ بۆ نیشتیمانەکەی کە ئێستاکە دەرگا بکەیتەوە زۆرینەی گەنجە وڵاتەجێ بۆیە ئەمە کارێکی زەحمەتەوە تۆ بڵێ ئەمانە گێرە شوێنن باش یعنی ئەمە گێرە شوێنە بەکاری بێنی ساکردنی شتە لە لایەن دەسەڵاتداران و میدیاکانی دەسەڵاتداران و کاڵێنەمانە گێرە مامۆستا پێشتر لە سنووری هەولێر و دۆک تا ئاستێک یعنی خۆپشاندان قەدەغە کرابوو و جارجارە پراویزیشی بچووکە بوو لە ناوچەی سلێمانی سە لەوێ ئەوەش نەما پێ دوایە بە ڕێگای ئیزراعاتی ئەمنی دەتوانن ڕێگا بە ناڕەزایەتی خەڵک بگرن و پینەی قەیرانی با بڵێن دەسەڵاتدارێتی و قەیرانی سیستەم بکەن لە کوردستان ئەمە دوا بەشداری جەناب شودەبی کاتبەرە و کۆتایی ڕوا یعنی تۆ مشکلەکە لێرەتەوە چەند ساڵ لە سنووری با بڵێن خۆپیشاندان نەکرێت ناڕزای بوو نەبێت شەهید دەدرێت لە حەفەی شوباتە بەدەها شەهید کێشەکە خەڵک گەیشتۆتە قەناعەتەوە لە هەولێر خەڵک نەجوڵێن گۆڕانکاریە نابێت یعنی ئەمە یەکێکە لە هەر کێشەکانی ئێستا دەستکاتیشیش لەسەر ئەوە کەوا با بڵێن ئەم سنوورەی با بڵێن زۆنەی سەوزەکەوا تا ئێستا خۆپیشاندان و کۆمەڵە هەلاکی تیا کراوە خەڵکەکە گەشتۆتە قەناعەتی ڕێگە گەرەسنووری با بڵێن دەسڵاتی پارتی و دابەتیش لە هەولێرە کە خەڵک چالاکی نەکا و ڕێت ئەم گۆڕانکاریە نابێت لێرە تەسیراتی نابێت تەسیرەکانی هەر مجرد سلبی شەگەڕێتەوە بەسەر خەڵکەکە بالفعل وای شتا يعني گەشتۆتەوە قەناعەتە لێرە قوربانیە درێخوێن دەڕێژێت بەڵام لە هەولێرش کە ئەنەهۆ هیچ شتێک ناکرێت لاکێکی شێوە ئەکرێت کە بینی لە دهۆک و یان لە هەولێرە کردەوە کەسانە ڕاستیان و حیزب يعني کێشەکە لەوەیە ئەو حیزبانی کەوا لە هەولێرن داوای ڕخسەت لە دەسڵاتەکەن یعنی داوای نەکەن مۆڵەتەکەن دەسڵات یعنی ئەمە جێگەی پێکەنینە ئەو کاتەدا بە شارخا یان دژی سەدام بووی مۆڵەتی لە سەدام وەرگرت مۆڵەتی لە بەعث وەرگرت یعنی ئەمە جێگەی ئەو پێکەنینە حزبێک خۆی بەچە بزانێت یان حزبێک خۆی بەوە بزانێت کە داکوتی لە خەڵکەکە ئایا بە ئیسلامیەکانەوە بە علمانیەکانەوە داوای مۆڵەت کە لە محافظ یان وە دوای بەوە کۆتای پێبێنن وەرەقەیەک بکەنەوە جبوونەکانی خۆیان پیشاندن یەقەیچێکە با سکرتێری حزبی چەپ بگیرێت با حزبی شووری با بارەگاکەی بسووتێنێدا هەولێر یعنی ئەمە بۆچیە تێم حزب بۆچی دروست بووە ئەجا بۆیە لەوە ئەوە مشکلەکەی خەڵک ئەو متمانەی پێنەما خەڵک پێویستی بەوە هەیە شتێکی نوێ دروست بێت یعنی مشکلەکە لەوە ئەو حزبانە مزایدە بەسەر خەڵکیەکەن و داوای مۆڵەت لە دەسڵاتەکەن و خۆپیشاندانکەن ئەوە دەسڵاتیش لەوەی مشکلەکەی دەسڵاتیش لە ئاستێکی زۆر نزمایە یە مۆڵەت بدا و حزبانە زەکانیان نابێت ئەمە یەکێکە لە هەرە مشکلەکانی ئەم وەزعەکە دروست بووە بۆیە یعنی ئێمە من لەگەڵ جانبێکی هوشیاری ئەوێ زمانی ئەوێ کاتێکی باشی ئەوێ ئیشی لەسەر بکەی وە تااقەتێکشی ئەوێ دەست خۆش مامۆستا عەلی سیاسی لە ماوەیەکی زۆر کورتە تێگەیشتنی جەنابێت یعنی پرسیارەکات باز لە تەحەزوبەکە بازەوە دەکە کە خەڵک باوەڕی بە حزبەکان نەماوە لەم جۆرانە من بە شێوازیشتر بکەم ئایا جگە تەمانەوەی ئێستا لە ئەوروپاشێ جگە لە خۆڕێخستن و جگە لە ئەوەی گەڕانەوەی تەحەزوب و خۆڕێخستن لە چوارچێوەی کاری سیاسی کەناڵی ترێ خەڵک گۆڕانکاری تیا بکە پێدوانی ئەم موچەیە هەشە بۆ ئەوەیە کە بەدیل دروست نەبێ یعنی بەڕای من هەندێ تێگەیشتن هەیە وەڕایەک دەوترێ ئەمان باشە زانن ئەم دەسەڵاتە بۆ خۆی کۆتایی هاتووە بەڵام ئەوی هێشتۆتەوە ئەمە دەسەڵات و ئەم پرۆژەکانی نییە ئەمە خیابی بەدیلە پرسیارەکەەوەی بەدیلیش بەبێ خۆڕێخستن ئەمە چێ دەبێ دووە پرسیارە بۆ جەنابێت ماوەیەکی زۆر کورتە نا لە هەموو دنیا حیزب وڵات بەڕێوابات حیزب ئەچێت هەڵبژاردنەوە حیزب شۆڕشەکات حیزب ناڕزایەتیەکات لە دوای ساڵ 91 شتێک کاتە پێشەوە نەگوت لە دەرەوەی ئایدۆلۆژیە واز لە بیر و باوەڕ بێنە حیزبی دەرەوەی سەروی ئایدۆلۆژیە ئێستاش باسی ڕێکخراوی سەروی حیزب بکرێت نا ئەوانەی کە باسی دەرەوەی ئایدۆلۆژیان دەکرد بۆ خۆیان ئایدۆلۆژیاکیان بوو باوەڕیان بەوە بوو لە ڕووی ئابووری و لیبرالیزم بچەسبێت باوەڕیان بەوە بوو لیبرالیزم بچەسبێت خۆیان خۆیان خەوەند ئایدۆلۆژیان بەڵام بەتوانە گوت وەرە واز لە ئایدۆلۆژیاکەی خۆت بێنە ئەوانەی ئێستا باسی ئەوەکەن کە ڕێخستن نەبێت خۆیان ڕێخستنیان هەیە
خۆیان ڕێخستنیانەیە ڕێکخراویانەیە بەڵام ناوێنە ناوە حیزب خۆ حیزب ئەوە نیە ناوێ حیزب بێت جاروای ناوی ڕێکخراوە جاروای ناوی دەستێ جاروایی نییە بەڵام لەوانەیە ناوێکی دیاری کراویشی نەبێت حیزب ضرورە ولا ناو حیزبیشە ئایدۆلۆژیا ضرورە ولا ناو ئایدۆلۆژیاشە بیر و باوەڕ و خەڵکی فەقیر دەبێت لە پێناوی خۆیان ئەمەی ناڕازیە لە کوردستانە خەڵکی فەقیر وەژارە ناوەڕۆکی هەموو ناڕزایەتەکانی کوردستان ناوەڕۆکێکی چینایەتی هەیە ناوەڕۆکێکە خەڵکێکی پەراوێزخراو خەڵکی کرێکار و زەحمەتکێش هاتونەتە مەیدان داوای بەشی خۆیان نەداهات و سەرەتی سامانی کوردستان ناکەن بەرامبەر بە خەڵکانێک کە بوونەتە ملیۆنێر ملیاردێر دەسەڵاتیان هەیە پاریان هەیە حیزبیان هەیە هەموو شتێکیان هەیە تۆ بەرامبەر بەمانە دەبێت عینەن خۆڕێخستنتە بێت تا خۆت ڕێک نەخەیت تا لە پێناوی خۆتانەیەکتە مەیدانەوە تا بیرروباوەڕێکی سیاسیت نەبێت بیرروباوەڕە سیاسیەکە لە خزمەتی ئەوەیان نەبێت ڕێنوێنیت بکات هیچ بزرنەوەی شۆڕژێرانە بێت تیۆری شۆڕژێرانە نابێت علی سیاسی کاتی بەرنامەکە و ساعتێک و 45 دقەیە گفتوگۆەکەین ێبا باتە 46 دقەوە دقەی تریش قسەم کردایە فەرموو خۆ این نییە خۆ دنیا وێرانێت تەلەڤیزیۆن خۆمانەوە قساکەین دێ ئەگەر شتێماوە گرینگە شتەکە ئەوەیە حیزب ضرورە بیرروباوەڕی سیاسی ضرورە پێویستە ئەم داخوازانە داخوازی خەڵکی فەقیر و هەژارن باسی یەکسانی و ئازادی دەکەن و ئەم ئازادی و یەکسانیە پێویستیەوە بیرروباوەڕێکی سیاسی تیۆریزەی بکات و لە چوارچەوەیەکی ڕێکخراوەی حیزبێکی سیاسیدا خەڵکە کۆ بکاتەوە بۆ ئەوەی ئەم بزوتنەوە جەماوەریە دوورنمایەکی هەبێت ئێستا ئەم بزوتنەوە جەماوەری هەیە لە کوردستانە هیچ دوورنمایەکی نییە بۆ ئەوەی دوورنمای هەبێت پێویستە بە هێز بە تیۆرێکی شۆڕجێڕانە بە بیرروباوەڕێکی پێشکەوتن خوازانە و یەکسانی خوازانە بێتە مەیدان خۆی ڕێکخات بێتە پێشەوە بۆ ئەوەی کۆتایی بەدەسەڵات لە ڕووی سیستەمەوە بێنێت دەموچاونا لە ڕووی سیستەمەوە ئەم سیستەمەی کە تا ئێستا لە ساڵی 91 تا ئێستا حکومڕانی کوردستانی کردووە سیستەمێکی فاشلە ئەوانەی کۆپی ئەمانە شنەر فاشلن بۆیە ڕێگە نەدرێت ئەمە تاکە چارەسەرە دەست خۆش گفتوگویەکی گرنگ بوو بە لای منەوە لە ڕاستیە دوا کۆمنتی من زۆر بە کورتی کەمتر لە دقەیەکەوەیە کە علی سیاسی نەڵێ زارێشترەوە خۆتان زۆر قسەکەن لە ڕاستیە یعنی بە تەجروبەی هەموو بزوتنەوەی کۆمەڵایەتی لە دنیاە و ئێستا ئەم جۆرە بزوتنەوە کۆمەڵایەتی تازەی دروست بووە و پەراوێز خراوانە ئەوەی علی سیاسی وتی ئەو پریکاریەی کە ئێستا هاتوتە کایەوە لە ڕاستیە ئەمە بەداخەوە لە دەرەوەی کاری سندیکایی و لە دەرەوەی پارتە سیاسیەکان ڕوبەڕووی دەسەڵات دەبنەوە من پێم وایەوە هەنگا و ستێپێکی زۆر گرینگە و هەنگاوی دواتر بۆ ئەوەی بە ئاسۆی خۆی بگاوە بۆ ئەوەی لە ڕاستیە تەنیا لە ئاستی ڕەتکردنەوە نەمێنێتەوە تەنیا شدڕ نەکاتەوە ڕاستی دەبی بەدیلێک پێشکەش بکە ئێمە گۆڕانکاریەکانی وڵاتانی عەرەبی کە زۆر لێمان نزیکن بە خۆپیشاندانی ساڵێکی ئۆکتۆبری عێراق لە ساڵی ڕابردوو کە شار و شارۆچکەنەما و سەدان هەزارە خەڵک شەهید و بریندار بوون بەڵام بەداخەوە کە ڕێکخراو نەبوو و ئایدیایەکی سیاسی ئابووری جیاواز لە ئێستاە لە پشتی هەبوو نەیتوانی ئەمانەی تحقیق نەکرد کە ئەوەی خۆی دەویست ئەمە بەمانەی ئەوە نییە کاریگەر نەبوو بە پێچەوانەوە من پێم وایە هەمیشە ناڕازی بوون هەمیشە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان کاری خۆی دەبن کاریگەری خۆیە بێ بەڵام قسە لەسەر ئەوەیە کە چۆن ئێمە لەباری چەندایەتی ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیە بەهێز بکەین چۆن ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیە وای بکەین کە خۆی ئێستا لە دەرەوەی حزبە سیاسیەکان دەبێتەوە حزبانی کە ئێستا مشارەکەی حکومەتیش ناکەن و معارضەی حکومەتن ئەوانیش وەکۆم حزبانە معارضەی دەسەڵات و معارضەی حکومەتن بەڵام لە ڕاستی ئامادەی کارکردنن ئەمە من پێم وایە ئیشکالێتەکە لە پێشەوەی لە ناو خەڵکا بێ پەیوەندی بەم حزبانەوە هەیە و پێویستی بە پێداچوونەوە بە خوێندنەوەیکی ترا بۆ کاری سیاسی من پێم وایە ئەوەش هەرچی هەمومانە و بەرپرسیارەتی هەمومانە هیچمان من پێم وایە لەوە لە دەرەوەی ئەم بەرپرسیارەتێن نین زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا علی زەنگەنە و علی محمود علی سیاسی و هەروە زۆر سپاس بۆ ئەوڕێ ئاسۆ دەوڵەت کە لەگەڵمان بوو بۆ جێبەجێکردنی ئەم بەرنمەیە سپاس بۆ بینەرانیش سپاس بۆ کۆمنت و پرسیاری زۆر هاتبوو ببورن کە
فریان نەکەوتین وەڵامی هەمووی بدەینەوە بۆ میوانەکان ئەوانەی هاتووە دواتر لە پێنجی کەناڵی وە وەڵامی ئەگە فریا بکەن وەڵامی پرسیارەکان بدەنەوە. سوپاس بۆ بینەران کە تا و ماوەیە زۆرە لەگەڵمان بوون. جارش کە داوا دەکەین کە بینەران بۆ سپۆنسەری و بۆ سەبسکرایبی ئەم کەناڵە لە خوارەوە لە یوتیوبەکە پاڵپشتی کەناڵی هیوا بکەن، ئەویش تەنیا بە شێرکردنی بە سەبسکرایب کردنی تا بەرنامەیەکی تر کاتێکی ئارام بۆ هەموو لایەک.